بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتیان لەبێت بینەرانی عزیز، هیوای کامەرانی و تەندروستێکی باشتان بۆ دەخوازین. ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانمان لەگەڵ هاوکارم جەلال محەممەد هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ دەخوازین کە سەرجەم بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. سپاس دانیار. ئازیزان و خۆشەویستان، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. خۆشحاڵم منیش لە خزمەتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژ. بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژ ئەمڕۆمان دیارە دوو تەوەری سەرەکین. تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەر هۆکارەکانی ڕووداوەکانی هاتوچۆ لە دەڤەری ڕاپەڕین لە ئیداری ڕاپەڕین کە ماوەیە کە زوو گوێبیستێندێک هەواڵی دڵتەزێنی ڕووداوی هاتوچۆ دەبین لەگەڵ وتەبێژی پۆلیسی هاتوچۆیە چاوپێکەوتنێکمان هەیە ڕاستەوخۆ بۆی کە بزانین ئایا هۆکارەکانی زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ لەو ناوچەیە بۆچی ئەگەڕێتەوە. شەی ڕابردوش هەر ڕووداوێکی هاتوچۆ لە ڕانیا ڕوویداوە کە چەندین کەسی دیکە بریندار و بزانین هۆکاری ئەو ڕووداوی هاتوچۆیە بۆچی دەگەڕێتەوە. لەگەڵیشیدا تەورێکی دیکەمان دەبێت کە باز لەوە دەکەین زانین لە هەرێمی کوردستاندا کێ یاسا دەپارێزێت، واتە چی بکرێت کە یاسا سەروەر بێت. ئایا تاکەکانی کۆمەلگا بێدەنگبوونی تاکەکانی کۆمەلگا دەبێتە هۆی ئەوەی کە پێشێلکاری یاسایەکان بەردەوامیان هەبێت و ئەوەی کە گرنگە لە ئێستادا چی بکرێت و ئەو کۆڕ و ئەو ڕایگشتی کە لە نێوان یاسا ناسان و پارێزەراندا هەیە دەتوانێت بێتەوەی کە یاسا سربەخۆی خۆی سەروەری خۆی بپارێزێت. جیاواز لەمە دیارە بەپێی ئەو چالاکی و زانیاریانەی کە لە شارەکانی هەرێمی کوردستاندا ڕوودەدەن ئێمە لە ڕێگەی پامێرەکانمانەوە بۆتان دەگوازینەوە وەک هەمیشەش دەستپێکی پەیامی ڕۆژ بە پێشبینیەکانی کەشوهەوا دەست پێ دەکەین. بەڵازدان و خۆشەویستان، دیارە تەوەری یەکەممان قسەکردنە لەسەر هۆکارەکانی ڕووداوەکانی هاتوچۆ لە دەڤەری ڕاپەڕین هەرشەوی ڕابردوو بۆی پێکدادانی دوو ئۆتۆمبیل لە جۆری پیکاپ کە دیارە ئۆتۆمبیلێکیان هی هێزەکانی ئاسایش بوو و چەند زیندانیەکی لە خۆدا هەڵگرتی بوو، بەڵام بەداخەوە چەندین نزیک پێم وایە 12 کەسیان بوو بریندار بوون و دوجاریش درنگانی ئەمشەو بۆی سەختی برینەکەیەوە یەکێک لە کارمەندەکانی ئاسایش گیانی لەدەستدا. دیارە ئەم ناوچەیە ماوەی ساڵانێکە بۆی خراپی ڕێگەوبانەکانیان ڕوبەڕووی گرفتەکانی هاتوچۆ بوونەتەوە و ڕووداوەکانی هاتوچۆ لەوێ کەم ڕۆژەیە کە ڕووداوی هاتوچۆی بچووک بە تایبەتی بچووک و گەورە ڕوونەدەن و زوو گوێبیستی هەواڵە دڵتەزیێنەکانی گیان لە دەستدان دەبین بە ڕووداوەکانی هاتوچۆ بۆی بزانین ئایا هۆکارەکانی ڕوودانی هاتوچۆ لەو ناوچەیە هەرچەندە بەگشتی ڕووداوەکانی هاتوچۆ کە ڕوودەدەن هۆکارەکانیان دیارە یاخود خراپی ڕێگەوبانەکانی یاخود پابند نەبوونی شۆفێرانە بە ڕێنمایە تایبەتەکانی هاتوچۆوە. بەڵام ئایا بۆچی زیاتر لەو ناوچەیە هەرچەندە ئێمە ناوچەی دیکەشمان هەیە کە ڕێگای سلێمانی کەلارە بە ڕێگای مەرگ دەناسیێنرێ، بەڵام ئایا کەلاریش یا خۆت ئایا ڕانیەش بڵێم هۆکارەکانی دیکە بۆچی دەگەڕێتەوە و پێویستە چی بکرێت؟ ئایا پۆلیسی هاتوچۆ چەندە پێویستە ڕێنمایی بداتە شۆفێران و چەندە پێویستە کار لەسەر چاکردن و باشکردنی ڕێگەوبانەکان بکەین با بیرمانەچێ
ئێمە سندوقێکی ژینگەیمان هەیە کە لە شۆفێران ساڵانەکە ئۆتۆمبیل تازە دەکەنەوە پارەیەکی باش لە شۆفێران هەڵدەگیرێت و ئایا تا چەندە ئەم پارەیە بۆ ڕێگەوبانەکان سرف دەکرێت و تازەترین پرۆژەی ڕێگەوبانی لەو منتیقەیە چی هەیە ئەوەندە کە وتەبێژی پۆلیسی هاتوچۆی ئیداری ڕاپەڕی ناگای لێبێ دیارە چاوکاتەی میوانەکەمان ئامادە دەبێت دانیارچیمان زانیاریەکمان هەیە کە باز لە دەجۆر خۆراک دەکات زانینەوە زانیاریەت چێ پێکەوە بینەری دەبین. ئەو دە خواردنەی بە شێوەیەکی ئارام دەتکوژن. کۆمەڵێک خواردن هەیە ڕۆژانە بەکار دەهێنرێت و ماترسێکی گەورەی هەیە بۆ تەندروستیمان کە بریتین لەم دە خۆراکە و پێویستە هەوڵ بدەین لێی دوور بکەوینەوە و کەمی بکەینەوە چونکە مەرجنیە لە ئێستادا هەستی پێ بکەین ڕەنگە کاریگەریەکەی دوای چەندین ساڵ دەربکەوێت. یەکەم، نانی سپی و ئیشی هەویر. هەموو ئەو شیرینیانە و ئیشی هەویریانەی لە ئار دروست دەکرێن ئەگەر بە شێوەیەکی زیاد لە پێویست بخورێت دەبێتە هۆی زیادبوونی شەکرە لە جۆری دووەم و ناخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان و زیادبوونی کێش. دووەم، پەتاتەی سوورەوەکراو یاخود جپسی پەتاتە. خواردنی ئەم جۆرە پەتاتەیە سەرچاوی نەخۆشی شێرپەنجەی مەمپ و کۆڵۆن و پرۆستاتە. لەگەڵ خواردنیدا بەرگری دژی شێرپەنجە نامێنێت بەڵام ڕەنگە لە دوای چەند ساڵێک نیشانەکانی دیاری بدات. سێەم، باسترمە. بەهۆی بڕێکی زۆر پێکاتی کیمیایی تێیدا بە تایبەتی ڕێژەی خوێی بە جۆرێکە کە زانەکان هۆشداری دەدەن لە خواردنی و دەبێتە هۆی شێرپەنجەی کۆڵۆن. چوارەم، شیری پڕچەوری. شیری چەور مەترسێکی گەورەی هەیە و ڕەنگە ببێتە هۆی قەڵەوبوونی منداڵان یان ئازاری مێشک و سەر لای گەورەکان و ئەوکردنی جومگەکان و نەخۆشی ڕۆماتیزمە. پێنجەم، سرکەی سێوی دروستکراو. ئەو سرکەی سێوانەی بۆ بازرگانی دروست دەکرێن بڕێکی زۆر شاکر و چەوری تێدایە و بۆ ڕەنگەکەی شەرابی گەنمەشامی دروستکراو بەکار دەهێنن و زیانی هەیە. شەشەم، کەرە. هەموو دەزانین کەرە بەشێکی زۆر چەوری تێدایە کە هۆکارێکە بۆ نەخۆشیەکانی دڵ و خاوکردنەوەی لێدانی دڵ و بەرزکردنەوەی ڕێژەی کالۆری. حوتەم، شەکر و خوێ دروستکراوەکان. هەموو دەزانین ئەم پێکاتەیە زیانی هەیە بەڵام جۆرێک هەیە لە زەرفی داخراودا پێشکەش دەکرێت بە تایبەتی لە ڕێستۆرانتەکان بەهۆی بەکارهێنانی مادەی پارێزەر تێیدا زیانەکانی دەبێت بە دوو ئەوەندە تووشی نەخۆشی شەکرە و بەرزکردنەوەی پەستانی خوێن و نەخۆشیەکانی دڵمان دەکات. هەشتەم، گۆشتی دروستکراو. سەرجەم ئەو گۆشتانی داخرێنە قوتویان دروستکراون وەک باسترمە و کاڵباس زیانی هەیە چونکە دەبێتە هۆی نەخۆشی شێرپەنجە و ناخۆشیەکانی دڵ. نۆیەم، سۆسی تەماتە. سۆسی تەماتە بڕێکی زۆر شەکری تێدایە ئەگەر زۆر بخورێت دەبێتە هۆی نەخۆشی شەکرە و دڵ و خوێنبەرەکان هەروەها هۆکارێکە بۆ کلۆربوونی ددان. دەیەم، خواردنەوە غازیەکان. بەهۆی بەرزی ڕێژەی شەکرەوە جگەلەوەی کێش زیاد دەکات لە هەمان کادا دەبێتە سەرچاوی نەخۆشیەکانی شەکرە و دڵ و هەروەها زیان بە ددان دەگەیەنێت. بەڵازیزان دیارە هێشتا میوانەکەمان لە ڕانیەوە ئامادە نییە. هاوکارانم زانیارێکی دیکەیان بۆ ئامادەکردین کە زۆر جا پێم وایە ئەم حاڵەتە لە مناڵاندا ڕوودەدا پەڵەی سپی سەرزمان کە پێوەستە بە جۆرە بەکتریایەکەوە کە وەکو نەخۆشیەک سیر دەکرێەوە بە تایبەتی پێم وایە زیاتر لە مناڵاندا ڕوودەدا. ئەم زانیاریەمان ئامادەیە با پێکەوە بینەری ئەم زانیاریە بین. چۆن لە بەکتریا و پەڵەی سپی سەرزمان ڕزگارمان دەبێت؟ بەکتریاکانی سەرزمان و مانەوەی پاژماوەی ئەو خۆراکەیە کە ڕۆژانە دەیخۆیت لە ناودەمدا دەمێنێتە و سەرەکی ترین هۆکاری بۆنی ناخۆشی هەناسە و ناودەمی مرۆڤە. بە بەکارهێنانی دوو گیراوەی جیاواز لەم کێشەیە ڕزگارت دەبێت. گیراوەی یەکەم، یەک کەوچک خوێ
لەگەڵ پەرداخێک ئاوی گەرم تێکەڵ بکە و بە باشی تێکی بدە تا بە تەواوی خوێ و ئاوەکە تێکەڵ دەبێت. ناودەم و زمانت بەم گیراوەیە بشۆ و باشترە غەرغەرەی پێ بکەی بۆ ماوەی 1 دقە ئاو خوێکە لە دەم تا بهێڵەرەوە. ئەم کردارە 2 بۆ 3 جار لە ڕۆژێکدا دووبارە بکەرەوە بۆ ماوەی 3 بۆ 4 ڕۆژ. گیراوەی دووەم، لە بەیانیاندا پێشتنی ددانەکانت 1 کەوچە گڕۆنی زەیتی گوێزی هندی بدە لە زمانت بۆ ماوەی 15 دقە لە ناو دەم تا بیهێڵەرەوە و پاشان بە فڵچەیەکی نرم لە زمانتی لێ بکەرەوە بێ ئەوەی قوتی بدەی. ئاوێکی گەرم بە ناو دەم تا بکە و ددانەکانت وەک هەر کاتێکی ئاسایی بشۆ. هەموو بەیانیەک ئەم کارە دووبارە بکەرەوە بۆ ماوەی 3 بۆ 4 ڕۆژ. بەڵازان پاملێرمان ئەردەڵان محەممەد ڤیدیۆکی بۆ ئامادەکردوین کە لەسەر پاڵەوانێکی جیهانی کە یاری بۆکسێنەکە ئەم پاڵەوانە لە چەندین یاری نێودەوڵەتیدا بەشداری کردو لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا ڕاهێنان بە چەندین فێرخواز دەکات لەو بوارەدا پێکەوە بینەری و ڤیدیۆ دەبین بزانین چۆن ڕاهێنان دەکرێت و باز لەو یاریەمان بۆ دەکات. سڵاوی خۆی گەورەتان لێ بێ وەرزشکاران و وەرزش دۆستانی خۆشەویست لەم دیدارە تایبەتەدا یەکێک لە وەرزشکارە پاڵەوانەکانی هەرێمی کوردستان و شاری سلێمانی و عێراق و تەنانەت ئاسیا و وڵاتە عەرەبیەکانی بەسەرەکەنەوەیش کارزان تەهایە کە لە یاری کیک بۆکس و هونەرە بەرگریەکاندا توانیوێتی مێژوویەکی گرنگ بۆ خۆی و شانازێکی گەورە بۆ هەرێمی کوردستان و هەڵبژاردەی عێراق بەدەست بێنێت کە چەندین مەدالیای جۆراوجۆری لەسەر ئاستی وڵاتە عەرەبیەکان پاڵەوانەتێنەی و دەوڵەتەکان و تەنانەت کیشوەری ئاسیاش بەدەستهێناوە. ئێمە دەمانەوێت لەم دیدارەدا باسێکی ژیانی وەرزشی خۆی بکەین کە تا ئێستا چەند مەدالیای بەدەستهێناوە لەکەیەک کۆدەستی کردووە بە وەرزشکردن تا چەند ئەتوانێت بەردەوام بێ لەسەر وەرزشە و لەسەر ئەم نازناوە گەورانە. فەرموو بینەرمان. کارزان سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەدا ئەمەوان بزانین کارزان تەهای کێ و لە ساڵی چەندەوە دەستێک بۆ وەرزش کردووە بە تایبەتی یاری هونەرە بەرگریەکان و یاری کیک بۆکسێ. زۆر سپاسانەکەم بۆم دەرفەتە. سەرەتای دەستپێکردنی یاری کیک بۆکس مەگەڕێتەوە بۆ ساڵی 2014 لە هۆڵی جێڤجیم لای هەردوو مامۆسای خۆشەویست مامۆستا تاریق و مامۆستا سامان پاش مدەتێکی کەم لە یاریکردن پەیوەندیم کرد بە یاری یانەی وەرزشی ئاشتی لای مامۆستا سیروان مینە هەر لە ساڵی 2014 لەو کاتەوە هەتاوەکو ێستا هەر لەو یانەیە بەردەوامم وەکو دەستپێکردنی وەرزشیم پێشتر یاریزانی یاری دووگۆڵی تۆپی پێبووم لە یانەی وەرزشی سیروانی نوێەوە لە هەمان کاتە یاریزانی یاری ساحە و مەیدان بووم پاش تا ساڵی 2011 لە دوایەوە دابڕام تاکو 2014 دەستم کردەوە بە یاری کیک بۆکس. ئەتوانین بڵێن مێژووی کارزان تەها لە ساڵی 2014 دەستی پێکردووە یاخود کرانەوەی بەڕووی یاری هونەرە بەرگریەکە لە ساڵی 2014 دەستی پێکردووە؟ بەڵێ هەرەو کاتی کە دەستم کرد بە یاری کیک بۆکس لە دوای بە نزیکەی 6 مانگێک تەمرینکردن بەشداری پاڵەوانەتی کوردستانم کرد توانیم پلەی یەکەم بەدەست بێنم و لە دوای پاڵەوانەتی کوردستان هەڵبژێراین بەشداری پاڵەوانەتی عێراق بکەین پاڵەوانەتی سۆپەر بەڵام لە 2015 و 16 تقریبان بۆ ئەوەی چالاکیەکان
نەبوو بەهۆی پێم وایە بەهۆی هاتنی داعشەوە بوو چالەکیەکان نەبوو بۆیە لە ساڵی 2007 بەشداری پاڵەوانێتی عێراقم کرد و هەر لەو ساڵە توانێت پلەی یەکەم بەدەست بێنم هەتا وەکو ساڵی 2021 ئەم ساڵ هەر پێنج ساڵەکە لە سەرێک توانیمە پلەی یەکەم بەدەست بێنم و لە ڕزی هەڵبژاردەی عێراق بێنمەوە. لە سەردەم یاریکردنت تا ئێستا لە چەند یانە یاری کردەوە بە تایبەتی لە یاریکی بۆکسینگدا و ئەو ڕاهێنەرانە چێن کە سەرمەشقی کارزان تەهاو بە دەرەجە یەک مامۆستا سیروان مینە من هەر وەک باسیشم کرد تەنها بۆ ینی وەرزشی ئاشتی بەشداریم کردووە بە ناوی ئەوانەوە و هەر لەوێش مامەتەوە هەتاوەکو ێستا هەر لەو یانەیەشم بەڵام وەکوی کە مامۆستاکان سەرەتای دەستپێکردم لای مامۆستا تاریق شێخ فاروق و مامۆستا سامان سدیق و مامۆستا سیروان و هەروە لە متەخەبیش مامۆستا هاوبیر عەبدوڵڵا و هەنێ ڕاهێنەری کەش کە چەند جارێک مەشق و ڕاهێنان لەگەڵا کردووە. کامیان زۆر جێدەستی دیار بۆ بەسەر ئاست و ئەنجامەکانی کارزان تەهاو بە دڵنیاییەوە هەمویان هەر کاریگەریان هەبووە بەڵام ئەوەی کە من لەگەڵ یا مابێتمە و زیاتر لەگەڵ یا بەردەوام بوو مامۆستا سیروان بووە چکە و مامۆستای سەرەکی من بووە بەردەوام مەشق و ڕاهێنانەکان وە ئامادەکردنی پاڵەوانەکانم لەگەڵ ئەوە بووە. کاکارزان ئەمانوێن پێمە بڵیت یاری کیک بۆکسینگ چی جیاوازیەکی لەگەڵ یاریەکانی ترێت یاریەکانی تر هەیە بە تایبەتی هونەرە بەرگریەکانی مەقسە بکەین ئەو پێداویستیانەی بۆ پاڵەوانێک چییە کە لە حەلەبە و لەم جۆرە پێداویستیانە کە پێویستێتی تا چەندیش لە هەرێمی کوردستانی مەقسە بکەین لەسەر شاری سلێمانیش ئەو پێداویستیانە لە بەردەستە وەک ئەوەی بڵێ جیاوازی لەگەڵ هونەرە بەرگریەکان وەکو خۆتان نەزانن هەموو هونەرێکی بەرگری هەموو وەرزشێک یاسا و ڕێسایەکی تایبەت بەخۆی هەیە کیک بۆکسیش بەدەر نییە لەوە کیک بۆکس خۆی بینێتەوە لە چەند ستایلێکە ستایلەکان کە لە ناو حەلەبەیەکێ سێ ستایلمان هەیە ستایلی فول کۆنتاکتمان هەیە ستایلی کەیوانمان هەیە ستایلی لۆکیکمان هەیە ئەم سێ ستایلە بەپێی ستایلەکان شێوازی زەربەکە و لێدانی شوێنی زەربەکان دیاری کراوە و هەروەها لەسەر بیساتیش هەمانە کۆمەڵە ستایلی ترمان هەیە لەوانە میوزیکال فۆرممان هەیە کیکلایتمان هەیە پۆینت فایتینمان هەیە ئەم ستایلانەمان هەیە بۆیە هەمویان پێکەوە بە هەمویان پێکەوە بەشدا ئەوترێک کیک بۆکس بەڵام وەکو ئەوی کە بڵێ هەمویان وەکو یەک بن تەنها لە یاساکانە کۆمەڵە جیاوازیان هەیە و جیاوازی هەیە لەگەڵ یاریەکانی تری هونەری بەرگری شاتچکە ئەوانش هەر یاسا و ڕێسایەکی تایبەت بەخۆیان هەیە ئەو پێداویستیانی یاریەکە تاچە لە هەرێمی کوردستان لە بەردەستە و لە شاری سلێمانی بە تایبەتی بۆ پاڵەوانانەی کە ئێستا بەردەوام لە یاریکردنیش بەڵێ بۆ یاریزانێک سەرەتا تەمان خۆتان نەزانن جلێکی وەرزشی و مامۆسایەک کە لە هەمووی گرنگترە چیسمان پێویستە درەعمان پێویستە کە لە سەری بجوڵین و دەستکێشمان پێویستە واقعی قاچمان پێویستە واقعی جیهاز واقعی دان ئەمانەمان هەمووی پێویستە وەکوی کە یاریزانێک بێوێت کە بەشدار بێت تا چەند لە بەردەستانایانی ئەو پێداویستیانە لەسەر ئاستی کوالێتی جیهان لە بەردەستانە لە ئێستا بەڵێ ئەتوانم بڵێم کۆمەڵێکی زۆر لە ناو بازاڕە ئەم ئەشیانە دەسەکەوی بە ئاسانی بەڵام ئەوی کە بڵێ کوالیتەکەی وەکو کوالیتی جیهان بێ لەوانەیە فەرقی هەبێت چونکە خۆتە زانیم مەوادانی کە لێرە دروستەکرێ لەوانەیە زیاتر بۆ تیجارەت بەکاربێ بەڵام ئەگەر یاریزانێک کە خۆی پێشەکەوێت کوالیتی باشیش هەر بەردەسە بۆیە بە کوالیتێکی جیاواز هەیە لە بازاڕە بەڵام ئەتوانی بڵێ بە ئاسانی دەسەکەوێ و بەردەستە. هەر پاڵەوانێک هەر یاریزانێک کە دەسەکات بە هەر یاریەک تا چەند پێویستیان بەم
جیازانە بەم پێداویستیانە یاری ئاسن و لە ڕێکیان پێویستیانی ئەمە ئێستا بۆ پاڵەوانێکی و تۆ پێویستی بەم جۆرە جیازانە بێ بۆ مەشقکردنت؟ بەڵێ بە دڵنیا هەر یاریزانەکە گەیشتە ئاسێک زۆر پێویستەکە یاری ئاسن یاخود یاری ڕەشاقە لەگەڵیا بکە بۆ چکە هەم بۆتێکی باشترە پێبەخشێ و هەم هەر یاریزانێک لە ڕووی لە شولارەوە لە شولارێکی ڕێکی هەبێ زیاتر باوەڕ بەخۆبوونێکی زیاتری لای خۆی بێ هەروەها تەسیری بۆ بەرامبەریشەیە وێ هەم لە ڕووی قووەت لیاقە لەشڕێکی زۆر زۆر زەرورە بۆ یاریزان کە بەردەوام بێ لەسەر ئەم یاریانە. کاکارزان ئەمە باسێکی دەستکەوتەکانی خۆتمان بۆ بکەیت ئەوەی ئەیبینین کۆمەڵی مەدالیای تەیە کە لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی جیهان و وڵاتە عەرەبیەکان و ئاسیایە تەنانەت وابزانم ئەو مەدالیاشە لەسەر ئاستی پاڵەوانێتێکی نێودەوڵەتی کە لە شاری سلێمانی ئەنجامدرا ئەو بەشداریکردنانە لە پاڵەوانێتیەکان چەند پاڵەوانێتیان لەسەر ئاستی عێراق و دەرەوە ئەو مەدالیانش لە سەر پاڵەوانێتێک بەدەستێناوە کامیان شانازی پێوەکەی بە شانازی لای تۆمێنێتەوە؟ بەشداری پاڵەوانەتی کوردستانم کردووە توانێەوە پلەیەکە بەدەستێنم لە عێراقی تایە بەشداری پاڵەوانەتی ئاسیام کردووە کە پلەی دووەم بەدەستێناوە پاڵەوانەتی جیهانم بەشداری کردووە لە وڵاتی ئێران پلەی یەکەمم بەدەستێناوە پاڵەوانەتی پرۆفێشناڵ کە تەجروبەی یەکەمم بوو ئەویش هەرتوانیم سەرکەوتوانە یارەکە بەرمەوە هەستەکەین ئەم مەدالیانە وابزانم لەسەر ئاسی ئاسیا و ئەوانەکە باسێکەوە ئەو سێ مەدالیا و چوار مەدالیان بۆکەی هەڵی بەڵێ ئێستا مەدالیان لەسەر ئاسی چی پاڵەوانەتی لەسەر پاڵەوانەتی ئاسیایە ئەمە و ئەمەش هەر ئاسیایە لە وڵاتی کیرگستان ساڵی 2010 لەگەڵ هەڵبژاردەی عێراق بەشداری پاڵەوانەتی ئاسیامان کرد منیش یەکێکم لەو بەشداربوانەی لەوێ توانیم پلەی دووەم بەدەست بێنم لە ستایلی لو کیک و پلی سێمیش پوینت فایتین تەم ئەم مەدالیان ئەویش دیارە جیاوازە لەسەر ئاستی دەرەوە بەدەستێن بەڵێ ئەویان پاڵەوانەتی جیهان بوو لە وڵاتی ئێران توانیم پلی یەکەم بەدەست بێنمەوە شەر لە ستایلی لو کیک بوو ئەمەشیان پاڵەوانەتی پرۆفێشناڵ بوو لە شاری سلێمانی بەڕێوە چوو خۆشبەختانە توانیم ئەو یاریەش بەرمەوە چی جیاوازیەک هەیە لە بەشداریکردن لەم پاڵەوانێتیانە لەسەر ئاسی عێراق وڵاتە عەرەبیەکان ئاسیا و جیهان و ئەم پرۆفێشناڵ؟ جیاوازیەکەی ئەکەوێتەوە سەر قورسی ئەو پاڵەوانێتیە یاخود گرنگی ئەو پاڵەوانێتی بۆ هەڵبژاردەی عێراق بۆ لیژنەی ئۆڵۆمپی بە دڵنیایەوە تۆ بەشداری پاڵەوانێتێکی ئاسیاکەی بێت لە ڕێی متەخەبەوە ئەگەر بە شێوازێکی ڕسمی بەشداربیە بێت لە ڕێی متەخەبەوە بەشداربی تەمەەن گرنگیشی زیاتری هەیە لە پاڵەوانێتی ناوخۆ بۆ چونکە ئەو پاڵەوانێتیانە کە یاری بەر یاریزانێکەکەوی ڕوبەڕووی یاریزانێکە بیتۆ بە دڵنیایەوە ئەو یاریزانش کە هاتووە بۆ بەشداری و پاڵەوانێتی کرد لە وڵاتی خۆی پلەی یەکەمی بەدەستێنا و هەڵبژێراوە بۆ پاڵەوانێتی ئاسیا یاخود بۆ پاڵەوانێتی نێودەوڵەتی بۆیە ئاسان نییە ڕکابەرەکان هەتا بچیتە سەرەوە بەرەو پاڵەوانێتی ئاسیا و عالەم منافسەکانت قورسترە بێ. بەڵێ بەدەستهێنانی هەر ئەنجامێک بۆ هەر یاریزانێ هەر پاڵەوانێک بۆ خۆی شانازیەکە و دەستکەوتێکە ئەگەر قورسیشە بتوانانی جیاوازی بکەیت لە نێوان مەدالیاکانە بەڵام لەم کۆمەڵە مەدالیانە کە لەسەر ئاسی عێراق و دەرەوە بەدەستێنا کامیان جێگەی شانازی کارزان تەقان و ینی کە بەدەستکەوتێکی زۆر گرنگتری ێزانی لە ژیانتە لەوانەیە بڵم پاڵەوانێتی کوردستان ساڵی 2015 کە بەدەستم هێناوە چکە وەکو یەکەم تەجروبەم بووە زۆر بەلامەوە ینی خۆش بووە هەر ئەو پاڵەوانێتە ژوای لەکردن تموحم هەبێ بۆ پاڵەوانێتەکانی دەرەوە تموح ئامانجی چی بۆ داهاتوو ینی کارزان تەها لەم ئاستا وەستا بۆ بەدەستهێنانی مەدالیا یاخود بڵێ تموحێک و ئامانجێکی زۆر گەورەتریشی ماوە بە دڵنیاییەوە بەردەوامین تموحیشمان زیاترە ئینشەڵا هەر ئەم ساڵ ئەگەر ڤایرۆسی کۆرۆنا ڕێگە بدات پاڵەوانێتی ئۆلۆمپیاتی ئاسیامان هەیە لە وڵاتی تایلەند مانگی 5 هیوادارم ڕێگر نەبێت کۆرۆنا بتوانین بەشدارکەین چکە ساڵی پار و پێرار نەماتوانی بەشدار بین بەهۆی کۆرۆنا و کۆمەڵە زروفەوە هەڵبژاردەی عێراق بەشداری نەکرد بەڵام ئەم ساڵ قەرار وایە بەشدار بین ئینشەڵا ئەگەر پاڵەوانێتەکە ڕێک بکرێمەش بەشدارە بین و ئینشەڵا بەدەمای پاڵەوانێتی پرۆفێشناڵیشین هەر ڕێگەیەک بکرێتەوە هەر چانسێک هەبێت بۆ ئێمە ئینشەڵا بەردەوامن.
کارزان ئەگەر پێمان بڵێن لە ژیانی یاریکردنت لە ژیانی بەدەستهێنانی نازاوەکان تا هیچ پاڵەوانێتێک هەبووە خۆت یا هیچ بەدەستهێنانی هیچ مەدالیاک و ئەنجامێک هەبووە کە کارزان تەهای دڵتان کردبێت دڵنیاییەوە پاڵەوانەتی ئاسیا بۆیە پلەیتەوە بەدەستێنا بەداخەوە کاتێ بەشداری پاڵەوانەتی ئاسیام کرد لە زروفێکی زۆر خێرایە بەشداری پاڵەوانەتەکەم کرد هیچ ئامادە نەبووم پاڵەوانێتێکە بەڵام سپاس بەخوا هەرتوانیمەوە پلێش بەدەست بێنم بەڵام زۆر دڵتەنگی کردم بەڕاستی ئەگەر من توانێ زیاتر خۆم ئامادە بکەم بە دڵنیاییەوە توانێ پلەی یەکەم بەدەست بێن بەڵێ ئەگەر سەر لەسەر بەکارهێنانی مادەی وزە بەخش بکەین وەکو سەرجەم یاریەکانی تری لە بواری وەرزش ئایا لە یاریە هونەرە بەرگریەکان یاریەکەی ئێوەدا یاریکی بۆ ئەو جۆرە بەکارهێنانە هەیە یاخود ئەتوانی ئاساییە بەکاری بێنی یاخود مادە وزە بەخشە ئەوانەی کە قەدەغە کراوە چی داوایەکیش لە یاریزانان هەیە کە دوور بن لەو جۆرە بەکارهێنانی مادە وزە بەخشانە بە دڵنیاییەوە بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نیە بە تایبەت لە پاڵەوانێتی باوەڕ پێکراوەکان وەک پاڵەوانەتی ئاسیا تەنانەت لەوانەیە ناوخۆی عراقیش تەسیر بکە ئەگەر گومان لە یاریزانە بکرێت ئەگەر ئەوەی هەیە کە فەحسی بۆ بکرێت و دوای لە فەحسا دەرچێ هەج یاریزانێک بەو شێوەیە بژیرێت دەتوانێت ئەوەی کە بەکاری هێناوە دواتر سڕ ئەکرێت لەلایەن ئیتیحادی کیکبۆکسێنەوە وەکو واکۆ یاخود ئەو ڕێکخراوی کە پاڵەوانێتی بەشداری تیا کردووە بە هیچ شێوەیەک ناتوانێت یاری بکات و بەردەوام بێجاریشکە باش منەبێت لە دوا دەرفەتیم دیدارەیە باسێکی دەستگا وەرزشیەکانی هەرێمی کوردستان وەک لیژە ئۆلۆمپی یەکێتی کیکبۆکسێنی کوردستان فەرعی سلێمانی چی جیاوازیەکە بینی تیان نایات تا چەند بەدەم یاریزانان و پاڵەوانەکانەوە هاتن کە ئاوا وەکو جەنابتان لە دەرەوە توانیوانە مێژوێک بۆ کوردستان بنووسنەوە بۆ شاری سلێمانی بنووسنە ئایا تا چەند پاڵ پشتان بۆ ئایا تا چەند ئاگاداری بەدەستهێنانی ئەو نازناوەیە ڕەخنەولیان هەیە دڵنیایە وەک لیژنەی ئۆلۆمپی یاخود ئیتیحادی کوردستان زۆر کەم تەرخەم بوون هەتاوەکو وێسە هیچ شتێکیان بۆ ئێمە نەکردو وەکو یاریزانەکانی لای خۆمان بەڵام ئیتیحادی فەرعی سلێمانی کەم تا زۆر ئاگاداری چالاکیەکانە کەم تا زۆر هەوڵیان ناوە بەڵام بەداخەوە شتێکی وان نەکراوە کە بڵێم وای لە یاریزان کردووە کە تەموحێکەوەی باتێ بتوانێت زیاتر بەردەوام بێت چکە خۆ دەزانانی ئەم یاری ئێمە پێویستی بە کاتێ پێویستی بە تەمرینە پێویستی بە پاڵپشتێکی باش هەیە یعنی لەم ڕۆژگارە وای لێ هاتووە ئەگەر وەرزش بکەی بە مەعیشەتت دڵنیا بە لەوەی کە لەگەڵ ڕێزم لە برسا لەوانەیە بمری بۆیە هەچ کەسێک هەچ وەرزشکارێک لە کوردستانەیە کە یاریەکات پێویستەکە ئیشی یەکەمی هەبێ پاشان وەرزش وەکو ئیشێک سیر نەکاتەن هاوەکو حەز و خولیایەک بێ بۆیە بەداخەوە هیچ پاڵپشتێکی وانیە کە یاریزان بتوانێت پشت بە وەرزەکە ببەستێ و بەردەوام بێ و بەشداری پاڵەوانێتەکانی دەرەوکە و ئەمەوێ خاڵێکش باس بکەم بەڕاستی بەرپرسانی ناوخۆی خۆمان ئەوەنەی کەیان دەستی یاریزانەکانی دەرەوە ئەگرن دەرەوەی وڵات کە سێرەکەی کابرا پاڵەوانەتێک بڵاوەکاتەوە کە لەوانەیە هەمیەتێکی بەخەر ئەوە نەبێت کە تۆ لەسەر ئاستی وڵاتەکەی خۆت نەتیجەیەک بێنی بەڵام بەداخەوە کێتەوە بۆ ئێرە سێرەکەی لەگەڵ ڕێزم هەموو بەرپرسان داوەتیەکەن شتی بۆکەن بەڵام سێرەکەی یاریزانە ناوخۆی کوردەکان چەندها یاریزانی باش و بەتوانامانەیە کە نەتیجان لە ناوخۆ لە دەری شوێنەوە بەڵام بە حکمەوەی لە ناو کوردستانە دانیشتون هیچ شتێکیان بۆ نەکراوە بە تا ئێستا بە هیچ شێوە ئاوڕیان لێ نەدراوەتەوە تەنها هەچ کەسێک لە ئەوروپا هاتبێتەوە سەرسەر و سەرچاو و ڕێزێکی زۆر تایبەتی هەیە بەڵام بۆ ناوخۆیەکان بەداخەوە نەبوونی پاڵەوانێتی کاریگەری لەسەر هەم ئاستی بەرەو پێشچوونی یاریزان هەیە یاخود بە پێچەوانەوە ئاستی بەرەودا بەزانچێ و خۆشت دەزانی وای لێ هاتۆ چەندەهای پاڵەوان و یاریزانمان هەبووە لە هەر یارێکی جۆرە و جۆرە وازی لە یاریەکە هێناوە ئایا نەبوونی پاڵەوانێتیش هۆکارێک نییە کە یاریزان لەم ئێستادا لەسەر دەم ئێستادا نەتوانێت لە وەرزشکردن بەردەوام زۆر ڕاستە چکە پاڵەوانەتی بۆ یاریزان وەکو ئیمتیحانێک وایە جا ئەو هەموو مدەتی کە تۆ تەمرین بۆ یاریەکەکەی لەگەڵ تەجروبەی بەقەر لەوانەیە بڵێم بەقەر تەجروبەی یاریکردنێک ئیسفادەی نەبێ هەنێجار یاریزان هەیە لە پاڵەوانێتیەکە 180 پلە بیرکردنەوەیە گۆڕێکە بەشداری پاڵەوانێتەکە کە ڕاستەوخۆ بە شێوەیەکی زۆر خێرا ئاستی بەرەو پێشەوە ئەچێ جا ئەمە
ینی براوە بێ یاخود دۆڕاوە بێ تەسیرێکی وا ناکات بەڵام ئەگەر براوە بێ باشترە هەوڵی زیاترەیە بەڵام وەکو ئەوی کە بڵێ یاریزانیش واز لە یاریێنێ بەڵێ بە دڵنیاییەوە چکە وە گوتم هیچ پاڵپشتیەک نییە هیچ دامێک نییە بۆ یاریزان و سیرەکەی ئێستا ساڵ بۆ ساڵێکی کە پاڵەوانی تێکە ئەنجامەدرێ ئەم یاریزانە مێنێتەوە تووشی ئیرهاقی نەفسیە بێ بە تەمرینی قورسکردن بە بەردەوامی سیرەکەی کە هیچ شتێک نەبێت خۆی نەتیجەی خۆی تیا ببینێ بۆیە وردە وردەیەتەوە خوارە و لەوانەیە ئەسڵ یاریەکەی هەر لە بەرچاوکەی جارێشکەوی یاریش ناکاتەوە قسەی کۆتایی کارزانتەها عێراق یاخود کوردستان قەدری یاریزان و پاڵەوانی خۆیان دەزانن عێراق ئەوەنەی کە من هەتاوەکو ئێستا لە عێراقا ڕێزم لێ ژیراوە بەهۆی ئەوەی کە نەتیجەم بەدەستێناوە شتم بۆ کرابێ تەنها لە ڕێ عێراقەوە بەداخەوە لە کوردستانە هەتاوەکو ئێستا یەک شتی بەسیتیش هیچ شتێک بۆیە ئەوان قەدری یاریزان و وەرزشەوانی خۆیان ئەگرن بەداخەوە لە کوردستان بە هیچ شێوێک چەندها یاریزانمان هەیە تووشی هەزارەها کێشە و دەردەسەری بۆ لیژنەی ئۆلۆمپیاد ئاوڕێکی لەنێوەتەوە هەر تاوەکو ئێستا لەوانێت تەلەفۆنێکیشیان بۆ نەکردوێت سپاس بۆ دەرفەتەیکە بێمەند سپاس بۆ ئێوە ئەزەتان کێشە سپاس بۆ ئێوەی بینەر کە تا ئەم کاتە لەگەڵمانە بوون هیوادارین بتوانین بۆ دیدارەکانی داهاتوو لەگەڵ پاڵەوانێکی تر و وەرزشەوانێکی تری ئەم کوردستانە بە خزمەتان بگەینەوە. بەڵازدان و خۆشەویستان دەچینە بڕگەی لەگەڵ پامنێران سەرەتا دەچمە کەرکووک لای پامنێرمان چیانووری چیا سڵاوی خوا لێ بێتەوە ئەم کاتت باش گرنگترین زانیاریەکان لای تۆ چین؟ سیەکانی کەرکک دابش دەکرێەوە ئەو فەرمانبەرانە تەندروستیانە دەتوانن ڤاکسینەکە لە کەرکک بەکاربێنن ئەمە لەلایەک لەلایەکی دیکە هەرام ڕۆژانەی باڵای قەیرانەکان و لیژنەی باڵای سەلامەتی عێراق بڕیاری دیکە دەردەکات سەبارەت بە قەدەغی هاتوچۆ ئەمڕۆ قەدەغی هاتوچۆ لە عێراق کۆتایی پێدێ ئەو سێ ڕۆژەی کە قەدەغی هاتوچۆی گشتیەوە تەندروستی کەرکک و وەزارەتی تەندروستی شۆژداری دەدا لە بەرزبوونەوەی ئامارەکان من بۆ زانیاری زیاتر لەسەر ئامارەکانی کۆرۆنا لەسەر بەرزبوونەوەی ئامارەکان لەسەر مەترسیەکان لە کەرکک میوانداری بەڕێز دکتۆر سەباح نامەق بەڕێوەبەری بەشی تەندروستی گشتیم کردووە بۆی زانیاری زیاترمان بداتێ کاک دکتۆر سڵاوتێ بێت سوپاس بۆم دەرفەتە ئەگەر پێمان بڵێ ئامارەکانی کۆرۆنا ئێستا لە کەرکک چییە و مەترسیەکان چین لەسەر کەرکک بۆی کە لە دوو ڕۆژی ڕابردووشدا جەنابتان ئەوەتان بڵاو کردەوە کە مەترسی هەیە ئامارەکان زیاتر بەرز بنەوە ئەوە بینین هەموو ڕۆژێک کە وەزارەتی تەندروستی عێراق ئامارەکان بڵاوە کاتەوە تا ئێستاکە پەتاکە لە ینی ڕووی لە هەڵکشانە لە ناو عێراقا ڕاستە ئێمە هێشتام تا کەرکک ئێمە زیادەیەکی بەرچاوی لە هەم لە توشبووان و هەم لە داخلبوونی خەستەخانە تۆمار نەکراوە بەڵام لە هەموو شوێنێک پەتاکە لە هەرچ شوێنێک بێ مەترسیە بۆ شوێنێکی کە ئێمە مادام لە ناوەڕاست و خوالی عێراق پەتاکە زۆر بڵاو بۆتەوە ئەمڕۆ نەبێ بەیانی بێ لەوانەیە هەفتەیەکی کە دوو هەفتەیەکە لای ئەمەش بەرەو زیاد بوون بکافە داوام لە خەڵکیە و ڕێنمایە خۆپاراستن ئەبێ جێبەجێ بکەن چکەم ئێمە تەنها خۆپاراستن بەدەستمانەوە تا ئێساگە نەخۆشیەکە چارەسەری نییە ئێمە هیچتام لە مەترسیداین وەلەو لای ئەمە تۆمارکردن کەمە بەڵام هەر لە مەترسیداین ئەو ڤاکسینی هاتوۆتە کەرکک بەکارهێنانەکەی گەیشتووە بەچیوە ئێوە تاکو ئێستا چۆن بەکارتان هێناوە ئێمە ڤاکسینەکە ئێمە بە پێی ڕێنمایی وەزارەتی تەندروستی عێراق یەکەم جار بۆ کارمەندانی تەندروستی تەرخان کراوە چکەمانە لە هێڵی بەرگری یەکەمن دژی پەتاکە ڕۆژانە بەدکەوتویان هەیە لەگەل بەدکەوتنیان هەیە لەگەل نەخۆشەکانە ئەوانە یەکەم گروپن کە
تەلقیح ئاکرێن و ڤاکسینەکەش کاریگەرە یعنی نەک بڵێ لە هەموو دنیاوە تاقی کراوەتەوە تا ئێستاکە ئەو شوێنانێکەوە خەڵکی زۆر ڤاکسینی تیاکەن پەتاکەی تۆماتکردن و هەم داخلبوونی خەستەخانە بەرەو دابەزینە ڕوافە ئێمە هیوادارین ئێمە تا ئێستاکە ئەو ڤاکسینێش ئەو ژمارە و ڤاکسینە زۆر کەمەکە گەیشتۆتە دەستمان بەشی کارمەندەکانمان ناکە هیوادارین لە ئایندەیەکی نزیکە بەشێکی زیاترمان بۆ بێت و بتوانین کارمەندەکانمان بکوتین و دەستکەینە کوتانی خەڵکیش. ئەمڕۆوا بڕیارە لیژنەی باڵای سەلامەتی و نیشتیمانی تەندروستی عراقی کۆ بێتەوە بڕیاری تازە دەرکا ئێوەکو تەندروستی کەرکووک وەکو زانیاریتان هەبێت لەسەر وەزارەتی تەندروستی چ بڕیارێکە درێ ئەمڕۆ ئایا بڕیارەکان تونترەکرێ بڕیاری قەدەغی هاتوچۆ یاخود نا ئەو سێ ڕۆژەی کە دانراوە پێنجشەم و شەمە و یەکشەمە تونترەکرێتەوە یان نامێنێ ئێمە بە قەناعەتی و ڕێی شخصی خۆم چکەم پەتاکەشتم دانەبەزیوە زێن لەوانەیە ئەو بڕیارە کۆنەکان ینی درێژخایەن بکرێتەوە بەڵام تا ئێستاکە باوەڕ ناکەم ئاسانکاری هەبێت لەو بڕیارانە لەوانێت تونتر بێت یان وەکو خۆی بمێنێتەوە بەڵام کە ئاسانکاری باوەڕ ناکەم ئاسانکاری بکرێت تا ئێستاکە باسکاگی تۆ دەست خۆش بێ دیارە ئەوەی کە باسەکرێت لە ناو هاوڵاتیانەوەیە کە بابەتی کۆرۆنا و سپاس بۆ پێیانێتمان چیانوری لە پارێزگای کەرکووکۆ لەگەڵماناوی دەچینە پارێزگای سلێمانی دوایین زانیاری و چالاکیەکانی پارێزگای سلێمانی وەردەگرین دەچمە لای پێیانێرمان ئەردەڵان محەممەد ئەدەڵان سڵاوی خوارد دەبێت دوایین زانیاریەکان چین لە پارێزگای سلێمانی بەڵێ دانیار سڵاتان لێبێت ئەمڕۆ کۆمەڵە چالاکیە هەم وەرزشی هەم لە بوارەکانی تریشە یەکێک لەو تەوەرە گرنگانەی ئەمڕۆ کاتژمێر 12 لە نەخۆشخانەی جمهوریەکە یەکەم کوتان بۆ بەم پێکوتە تازەی کۆرۆنا ئەنجامەدرێت کە دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری تەندروستی سلێمانی یەکەم کەس دەبێت کە ئەو پێکوتەیە تاقی دەکاتەوەیش کاتژمێر 12 وەگە ئاماژەم پێ لە نەخۆشخانەی جمهوریەکە لە شاری سلێمانی ئەو مەراسیمە بەڕێوە دەچێت بەڵێ لە هەمان کاتدا بەهۆی ئەو بارودۆخی لە تەواوی پارێزگاکانی عێراقی گرتوۆتەوە لە ئێستادا سەرجەم چالاکە وەرزشیەکان ڕاگیراون بەڵام بە پێچەوانەوە ئەو یاریانەی ئەو پاڵەوان خول و پاڵەوانێتیانەی کە لەسەر ئاستی عێراق ئەنجام دەدرێت دەگوازرێتەوە بۆ هەرێمی کوردستان کە لە ئێستادا گرنگترین پاڵەوانێتی تۆپی دەستیانەکانی عێراقەیە کە ڕکابەریەکانی لە شاری سلێمانی ئەنجام دەدرێت. یانی سلێمانی تاکەیانەی کوردستانە لەو خولە بەشدارە و ئەمڕۆ یاریکی گرنگی شەیە بەرامبەر یانەی فتوەی مووسڵ ئەگەر هاتووم یارێ بەرێتەوە لە سەدانەوە ئەمەلی هیوای بۆ دەگەڕێتەوە بۆ بەدەستهێنانی پلەی سێمی عێراق کە لە دوای ساڵی 2006 و 2007 کە نازاوی خولی عێراقی بەرز کردوتەوە یەکەم جار دەبێکانی سلێمانی ئەو پلەیە بەدەست بێنێت ئەمەش بە ئامادەبوونی وەزیری وەرزش و لاوانی عێراق و وەزیری وەرزش و لاوانی پێشووی عێراق و هەروەها سەرۆک جێگر و ئەندامانیەکەتی تۆپی دەست عێراق کە بڕیاریشە سبەینێ بە بەهێزترین یاری کە یاری نێوان هەردوویانی شوڕتە و جێیشە کە لە شاری بەغدان کۆتایی بە پاڵەوانەتەکە بێت و پاڵەوانی ئەم ساڵی خولەکە ئاشکرا ببێت هەروەها لە شاری هەولێر قۆناغی دووەمی خولی نایبی بالەی یانەکانی عێراقەیە کە پێشتر بڕیا بوو لە پارێزگای بەسڕا ئەنجام بدرێت بەڵام ئەو پاڵەوانێتیەش گواستراوە بۆ پارێزگای هەولێر و لە ئێستاشدا هەر یەک لە یانەکانی پێشمەرگەی سلێمانی و هەولێر وەک دوویانی نوێنەری یانەکانی هەرێمی کوردستان لەو خولە بەشدارن کە ینی پێشمەرگەی سلێمانی ساڵی ڕابردوو توانی بۆ دووەم جا لە مێژوو خۆی ئەو نازاوە بەدەست بێنێت و ئەم ساڵیش هەلێکی زێڕینی تری لەبەردەستایە کە بتوانێت پارێزگاری لە نازناوەکە بکە بۆ سێم ساڵ لەسەر یەک بەڵام بە پێچەوانەوە یانەی هەولێر جیاواز لە یانەکانی تر و جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ بە پێکاتێکی تاو گەنج و لاوە بەشداری خولەکەی کردووە کە بەرپرسانی ستافی ڕاهێنەران و بەرپرسانی یانەکە ئاماژەی پێ دەدەن ئەگەر یانەکانی خولی عێراق بهێڵێ ئەم تیپە بۆ ساڵانی داهاتووە بێتە یەکێک لە تیپە بەهێزەکانی خولی عێراق لە پرسیاری من تا لە پرسیارێکدا کە ئاڕاستەی ستافی ڕاهێنەران کرد بۆ ئەگە یانەکان بێڵن تی بە حکمیەوە یاریزانەکانمان گەنجن و لە ئێستادا ئاسێکی بەهێز بیشانەدەن یانە بەهێزەکانی وەکو غاز و وەکو بەحری وەکو جێش وەکو پێشمەرگەی سلێمانی بە حکمی پارە یاریزانە باشەکانمان لێ ئەسەنن و ئەیگوازنەوە ڕیزەکانیان ئەمەش کاریگەری لەسەر ئێمە هەیە کۆتا بەشی وەرزشەکە کە ئەویش یاریەکانی خولی نایبی تۆپی پێ یانەکانی کوردستانەوە کە دوای دەستکارکێشانەوەی پێنجاندامەکەی زۆنی زەرد کە بڕیارێکی لە ناکاو بوو
لە ئێستادا دەنگۆی ئەوە بڵاو بۆتە وەکو جۆرە شەڕێکی ڕاگەاندنیش لە پیجەکەی سەر پیجی فەرمی یەکێتی تۆپی پێی کوردستان ڕادەگەێنرێت کە گوایە خولەکان جارێکی تر دەوەسێت تا سافە تازەیە دەست پێ دەکاتەوە بەڵام لە هەمان کاتدا جێگری سەرۆکی یەکێتی تۆپی پێی کوردستان و چوارەندامەکەی تر کە سەر بە زۆنی سەوزن ڕای دەگەێنن کە هیچ خولێک ناوەسە لە ئێستادا و بگرە ڕۆژانی سێشەمە و چوارشەمە و پێنجشەمە ڕکابەریەکانی خولی پلەیەک و خولی نایابی کوردستان ئەنجامەدرێت بۆیە یانەکان ڕاهێنەران و یاریزانانیش لە ئێستادا جۆرە تووڕەبوونێکیان پێوە دیارە جۆرە ناومێدیەکیان پێوە دیارەکە ماوەی تا ئێستا ماوەی 6 هەفتەیە خولەکە وەساوە بەهۆی قۆناغی یەکەم و دوای تەواوبوونی قۆناغی یەکەم و دوای شەڕ و ئاژاوە و بەلاماردانی ناو بژیوانان ئەمەش بە تەواوەتی یانانەی بێزار کردو بە تایبەتی یانەکە لەبەر ئەوەی ئەبێ پارێ زیاتر وەکو موچەوەکو بۆند و گرێبەز بدەم بە یاریزانەکان بەڵێ ئەمە سەرجەم ئەو تەوەرە ڕئیسیانە بوون ئەو یاریە ئەو خول و پاڵەوانەتیە سەرەکیانە بوون کە ئێستا لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت کە ساڵانی ڕابردوو ئەم جۆرە پاڵەوانەتیانە لە پارێزگای بەغدای پارێزگاکانی تر ئەنجامەدرێت بەڵام بەهۆی ئەو ڕاگیرانی چالەکە وەرزشیەکان لە پارێزگاکانی عێراق بەهۆی زیاتر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا سەرجەمیان دەگوازرێتەوە بۆ شاری سلێمانی بەڵێ زۆر باشە ئەردەڵان زۆر بە کورتی دەمەوێت بزانم ئێستا هیچ جۆرە چالاکیەکی وەرزشی هەیە هێشتا بە پاساوی کۆرۆناوە ڕاگیرا بێت بەڵێ کاک جەلال لە عێراقا بەڵێ بەڵام لە هەرێمی کوردستان نەخێر هەموو ئەو بڕیارانش کە لە بەغا دەدرێت کە یەکێتی وەرزشەکانی سەر بە عێراق دەدرێت کە نابێ هیچ جۆرە چالاکیەک بەبێ هاندەر بەڕێوەچێ بەڵام بە پێچەوانەوە لە هەرێمی کوردستان هیچ ئەو بڕیارە ناچێتە بواری جێبەجێکردنەوە ئەبینین لە زۆر بەتایبەتی لە خولینایابی تۆپی دەستی عێراق بینین ناو هۆڵەکە پڕ بووە لە خەڵک عنی هەمووشیان لە یەکەوە نزیکن بۆ نەخێر لە هەرێمی کوردستان جێبەجێ نابێ بەڵام لە پارێزگاکانی تری عێراق بە تایبەتی تر پارێزگای بەغدا و شاری بەغدا ئەو بڕیارانە چۆتە بواری جێبەجێکردنەوە زۆر سپاس بۆ پامنێرمان ئەرجەڵان محەممەد پامنێری وەرزشی بە تایبەتی هەرچەندە چالاکیە سیاسیەکانی شت خستە ڕوو سپاس دەکەین لەوەی کە لە شاری سلێمانیەوە لەگەڵمان نابی بەڵازدەن دیارە وەک ئەردەڵان ناماژەی پێکرد لە ساڵی ڕابردووەوە بۆهی ڤایرۆسی کۆرۆناوە دیارە زۆرینەیە هەموو چالاکە وەرزشیەکان لەسەر تاسەری گیاندا ڕاگیران لە هەرێمی کوردستان و عێراقیش بەشێک لەم چالاکە وەرزشیانە لە هەمویان ڕاگیران بەڵام لە ئێستادا لە عێراق بەشێکی زۆری ناوچەکان چالاکە وەرزشیەکان دەستی پێکردوێتەوە بەتیابەت لە هەرێمی کوردستان دەستی پێکردوێتەوە بەڵام خۆی لە منەڕەتدا لە هەرێمی کوردستان بەشێک لە چالاکە وەرزشیەکان جیاواز لە تۆپی پێ لاوازی و سستیەکی زۆری بەخۆ بینی بوو بەڵام کۆرۆنا هێندەی ترم چالاکە وەرزشیانەی سست و لاواز کردوێتەوە بۆ هیوایی کە ئێستا جارێکی دیکە هەم هەرێمی کوردستان بووەتە ناوەندێک بۆ بەڕێوەچوونی یاریە ئەو خولانەی کە لە سەراستی عێراق بەڕێوە دەچن شوێنێکی باش و گونجاوە بۆ هیوایی کەمە ببێتە هۆکاری ئەوەی کە چالاکیەکانی دیکەی وەرزشی لە هەرێمی کوردستان چالاک بکرێنەوە و ئاکتیڤ بن و وەرزشوانەکان جارێکی تر بگەڕێنەوە ناو گۆڕەپانەکان مەجەلە تۆوەکو وەرزشوانێک بەبێ هاندەر چێژی هەبێت وەرزشەکان ئەنجام بدرێت هاندەری تێدا نەبێت چێژی نییە بەڵام لە ئەساسیش هاندەر بۆ خۆی چێژ و تایبەتمەندیەکی خۆی هەیە بەس بە بۆچوونی من تۆپی پێکە چوویتە ناو ساحەوە بیرت بەلای دنیاوە نامێنێ ینی بەس بیر بەلای تۆپەکەوەیە چێژ لەوەیە لەو کاتە ئەو کاتژمێریکە لە ناو گۆڕەپانەکەی بیرت لای دەرەوەی گۆڕەپانەکە نیە بەڵام کە ئۆتۆماتیکی خول و دەورات هەبوو بەبێ ئەوەی کە جمهورێک دانیشت بێت تاوان چێژی کەمترە بەڵام کە جمهوریشە بوو هاندانیشە بوو بەدڵنیاییەوە چێژی تایبەتی خۆی هەیە بەڵازان دەچینە قەزای چەمچەماڵ دوای زانیاریەکانی قەزای چەمچەماڵ وەردەگرین دەچمە لای پامنێرمان جەلال جەباری جەلال سڵاوی خوارد لێبێ دوای زانیاریەکان چین لێوێ بەڵێ کاک دانیار سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت من لە سێم ڕۆژی فستیڤاڵی گەورەی قەزای چەمچەماڵم کە ئەمڕۆ فستیڤاڵەکە بۆ ڕۆژی سێم کارەکانی بڕێوە ئەبات لە شاری یاری شەهیدان لە قەزای چەمچەماڵ و بڕیارە ئەمڕۆ سبەیش کارەکانی ئەم فستیڤاڵە بەردەوام بێت دیارە وەک ئاماژەم پێکرد ئەمڕۆ سێم ڕۆژە دیارە لە فستیڤاڵەکەیە چەندین بەرهەمی ناوخۆیی و دەرەچی نمایش ئەکرێ و گرنگی بە بەرهەمە ناوخۆیەکان دراوە من ئەگەر کات و دەرفەت هەبێ یەک دوو میوان وەرەگرم کاکە سڵاوت لێبێ گەربێتە ئێرە ئەگەر پێم بڵێ بەچی بەشدار بوونە و گرنگیم جۆرە فستیڤاڵانە لە چیا ئەبینن بەخێر بەسەر چاوم سواس بۆ و بۆ تۆڕی میدیایی کۆمەڵیش
گرنگیان فیستیڤالان لەوادەیە زیاتر بە گرنگی بە بەرهەمی ناوخۆ بدرێ و هەم فیستیڤالەش هەمان شت بووە ڕاستە بڕاندی تایە شەریکەی تایە شوێنی غەیری کوردستانیشی تایە بەڵام ئەولەوەی زیاتر درراوە بە شتە ناوخۆیەکان شتە خۆماڵیەکان سەرفکردنی ساڵکردنەوەی بەرهەمی ناوخۆی گرنگێکی لەوایە تۆ جوتیارێکە باخەوانێکە شوانێکە ئەوەی حیوانی هەیە بەرهەمی چەند مانگی ساڵێکی کۆکاتەوە ئێ لێرە عەرزیەکە ئەیفرۆشێ ڕێژەی سەردانیکردنی هاوڵاتیان کە ئەمڕۆ سێم ڕۆژی فستیڤالەکەیە چۆنەوەی ئێوە کە ڕۆژانە خۆتان لێرە متابعەتان کردووە یەکەم ڕۆژ بە حکمی تۆزێ باران بوو زۆر قەرباڵن و بەس ئەمڕۆ و دوێنێش باش بوو لەخوا بەسیادە ئەمڕۆژ باخوردەوە دە خەڵک دوێنێش هەر زۆر باش بوو ڕێژی سەردانی کرد زۆرە بەڵام زروفی بارودۆخی ئابووری وای کردووە خەڵک کە بێت جاران بۆ نمونە 1000 گوێزی کڕیەوە ئێستا 500 دەکرێت ئێستا جاران کیلۆی هەنگوینی کڕوە ئێستا نیو کیلۆکرێت هەر کەسەوە بە پێی گیرفانی خۆی بەردەوامی قەیرانی دارایی و دواکەوتنی چۆ کاریگەری لەسەر بازاڕەکە هەبووە بەڵێ زۆریش کاریگەری هەیە بۆ نمونەوە جاران هەبووە کیلۆیەک شتی کڕوە ئێستا نیو ئەیکڕێ لە شتەکان ینی هەرکە بە هەمەنەوە هەمە چەشناکڕێ بەڵام نیو کیلۆی کڕێ یا چارەکی کرد لە ڕووی نرخ و داشکانەوە داشکانی کراوە بۆ نرخەکان من وەکو خۆمی چم نەکردووە ڕاستیەکەی ینی بەرەمەکەم ناو خۆماڵیە بڕوا بکە ینی ئەوەی پێدرێن شتێکی ڕەمزی خێرەخەینە سەری تەنها لەبەرەوەی شتەکە بناسیێت و خەڵک بزانێت کە من خۆماڵی و کوردەواریە ئەگی ناوەوەی بزانم وەکو بازار داشکاندنی لەم فیستیڤالەتیان نەکراوە یاخوا بەخێربێن سەرچاوە بەڵێ من بەردەوام ئەبم دیارە ئەگەر لەگەڵم بێنەوە کەمیشتر سەرپەرشتیاری فستیڤالەکە کاتە لای من کاک مەبەست ئەگەر بێت هێرە من دەمێکە بۆ تەگەڕێم سڵاوت لێبێ کاک مەبەست ئەباس دیارە سەرپەرشتیاری فستیڤالەکە ئەگەر پێم بڵێ بە کورتی ئامان جووەبەستان لە سازانی ئەم جۆرە فستیڤالە چی بوو بەخێراتنی ئێوەی ئازیز دەکەم بۆ فستیڤالی ڕۆشنبیری بازارسازی چەمچەماڵ ئێمە کوڕەخاوی دیدگاری ماوەی 3 ساڵان فستیڤالەمان ڕێخستووە کە بە شێوازێکی زنجیری کە ساڵ بە ساڵ فراوانمان کردووە ئەم ساڵ ئێمە ئەم فستیڤالەمان فراوانتر کردووە لە فستیڤالێکی ڕۆشنبیریەوە بۆ فستیڤالێکی بازارسازی کە دوو بڕگەیەکی تایبەتە بە بابەتی ڕۆشنبیریەکان بڕگەیەکی تایبەتە بە بازارسازی کە لە بڕگەی بازارسازەکە گرنگی تاومە بە بەرهەمی ناوخۆی داوە کە وەکو هاندانێکی بۆ بەرهەمی ناوخۆی کە بەرهەمی خۆماڵی خۆمان ئاشنا بکەین بە خەڵکی چەمچەماڵ بە تاکی کوردی تاکو بتوانین لە داهاتوودا ئابوورێکی سەربەخۆمان هەبێت بۆ پلان استراتیژی درمودە وڵاتەکەمان بۆ ئێمەکو ئەم ڕێکخراوی فستیڤال ئامانجی گەورەمان لەو بکە بەرهەمی ناوخۆی بە ئاسانی بگەینە خەڵکو و ئاشنای بکەین بە خەڵکی چەند خاوەنکار و خاوەن پیشە لە فستیڤالەکەیە بەشدارە کاک مەبەست بە تەواوی بابەتەکان و کە بەشداری کراوە بە کۆمپانیا و بەرهەمی ناوخۆ ئیشی دەستی تقریبا 120 شوێن بەشداری کردووە پێم وابێ هیچ چالاکیشتر بەڕێوە چێ جگە لە سازانی فستیڤالەکە بۆ ڕۆژی سێم ئێمە ڕۆژ لە دوێنێ ڕابردوو خەڵاتی ڕێزیێنان پێشکەش بۆ کەسانە کراکە لە ساڵی 2020 کتێبیان چاپ کردووە و لە هەمان کاتە خەڵات ڕێزیێنە بە و کارمەندە خۆبەخشانی کە لە سەردەمی کۆرۆنادا خۆبەخشانە خزمەتیان بە خەڵکی چەمچەماڵ کردو بەخشە ئەمڕۆ سبەینی چالاکی بڕگەی جیاوازمان دەبێ هەم لە سیمیار و هەم لە چالاکی هونەری سواز زۆر بەخێر بەڵێ کاک دانیار دیارە جگە لەم چالاکیە ماوەی 2 ڕۆژە بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵ بانگەوازێکی کردووە بۆ دەرچوانی 5 بەش کە دیارە بەشەکانی بیرکاری ئینگلیزی زانست و هونەر و وەرزش و دەیەوێت لە ڕێگەی وانەبێژیەوە دەرچوانی ئەو بەشانە دامەزرێنێت چ دەرچووی زانکۆ بنیاخۆت پەیمانگاکان و تاکو ئەمڕۆیش دەرچوانی ئەو بەشانە ئەتوانن تا کاتژمێر 11 سەردانی بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵ بکەن بە مەبەستی دامەزرانن بە شێوەی گرێبەست ئەمە کۆی زانەرەکان بوو لای من ئەگەڕێمەوە لای ئێوە زۆر باشە جەلال سپاس دەکەین سپاس بۆەوەی کە لە چەمچەماڵ و گرنگترین زانیاریەکانت بۆ گواستینەوە بەڵازان لە ئێستادا تەوری یەکەمی بەرنامەکەمان پێشکەش دەکەین کە داوای لێبوردنەکەین کە لە ئابردوودا کەمێک بۆی هەڵەیەکی کێشەیەکی تەکنیکیەوە دواکەوت باز لە هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ لە دەڤەری ڕاپەڕین دەکەین و لە ئێستادا نزیکەی 9 ساڵ دەبێت ڕێگای دووسایدی ڕانیە تا ئێستا تەواو نەبووە لەگەڵیشیدا چەندین کێشە و گرفتی هاتوچۆیان هەیە بەگشتی باز لە هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ دەکەین لەو دەڤەرەدا بە میوانداری زۆر بەڕێز عەلی عەبدوڵڵا وتەبێژی پۆلیسی هاتوچۆی ڕاپەڕین کاک عەلی سڵاوی خوات لێبێ سپاس بۆم دەرفەتت بە ئێمە بەخشی سڵاوی خواتان لەبێ زۆر بەڕێزم سەرچاوم خێربێن زۆر سپاس کاک عەلی لە سەرەتای ئەم ساڵدەوە لە ڕابردووشدا چەندین ڕووداوی هاتوچۆ لە دەڤەری ڕاپەڕیندا ڕوویداوە هۆکارەکەی بە شێوازێکی گشتی بۆچی دەگەڕێتەوە سەرەتا بە ناوی خۆی گەورە دیارە ڕوودانی ڕووداوەکانی هاتوچۆ هەمیشە لە کاتێکەوە بە کاتێک جیاوازە لە وەرزێکەوە لە بۆ وەرزێک جیاوازە لە ئێستادا ئێمە هەم بەرەو وەرزی بەهار دەڕۆین
لە وەرزی بەهاریشدا لە سەرجەم ناوچەکانی کوردستان بە شێوەیەکی گشتی جوڵەی ئۆتۆمبیل زۆرە لەسەر شەقام هەر کاتێکی جوڵەی ئۆتۆمبیل زۆر بوو لەسەر شەقام ئەوە ڕاستەوخۆ ڕووداوەکانی هاتوچۆ زیاد دەکات بەپێی جوڵەی ئۆتۆمبیل دیارە بۆ ڕوودانی ڕووداوەکانی هاتوچۆ سێ ڕەگەز هەیە ڕەگەزی مرۆیی واروەها ڕەگەزی سوارڕۆ واروەها ژینگە دەتوانین بڵێن هۆکاری سەرشی ڕوودانی ڕووداوەکانی هاتوچۆ هەمیشە شۆفێرە بە دەرەجەیەک لەبەرەوەی شوفێر ئەگە بە شێوێکی سەلار و یاساکانی هاتوچۆ وە خۆی پێڕۆبکە ئەوە ڕووداوەکانی هاتوچۆ کەم دەبنەوە ڕاستە شەقامەکانمان خراپن شەقامەکەمان لە ڕووی کوالێتیەوە خراپن واروەها کۆنن کەمترین شەقاممان ڕەنگە دووسایید بێ بەڵام ئەوە شوفێرە دەبێت تەحەکومکە لە سەرجادەی شوفێرە دەبێت لە کاتی شوفێریکردندا وریابێ بەرامبەر بەو ئەگەرە کتوپڕانەی لە ناکاو دێنە سەر شەقام ئەگەر شەقام بۆ نمونە هەر ڕێژەیەک خێرایەکە بۆ دیاریکرابێ بەڵام بەیەکێک لە هۆکارەکان هۆکاری سروشتی بێ یاخود هۆکاری مرۆی بێ شەقام تێکچوو بێ یاخود ساڵ و چۆڵی تدا بێ یاخۆ ڕەگلەی تا بێت دەبێت شوفێر هەمیشە بە پێی جۆری شەقامەکە خێرایی بکات زۆر باشە بەڕێز کاک نەقیب عەلی زۆر جار شۆفێرەکانی ئێمە یا خەڵکی ئێمە هۆکارەکانی ڕوودانی هاتوچۆ ئەگەڕێنەوە بۆەوەی کە ڕاستە ڕێگەوبانەکان خراپە بەڵام ئێوە ڕێنمایی دەدەن دەڵێن یان شۆفێر دەبێت بەپێی ڕێگەوبانەکەش لێ بخۆڕێ بەڵام ئێمە هەرچەندە خۆشمان شۆفێرمان پابند نەبین بە ڕێنماییەکانەوە دوجار هەر دەڵێن ڕێگاکەی خراپە ڕێگای کەلار سلێمانی مەرگە ڕێگای ڕانیا نازان دنیایە کوێرانە و بەشێکی زۆری ئەمانە هەمووی خەتای باوڵێن لاینی پەیوەندیدار و خراپی ڕێگەوبانەکانە ئایا ئەمانە خراپی ڕێگەوبان دەکرێتە پاساو لەوەی کە منێکی شۆفێر گیانی خۆم و سەرنشینەکانیشم بخەمە مەترسیەوە بەڕێزم من پێشتری شاردم پێدا گوتم هەرچەند شەقام خراپە ڕاستە شەقامەکانمان خراپن ڕاستە لە ڕووی کوالێتیەوە نزمن ڕاستە چاڵە چۆڵی زۆر تێدا ڕاستە یەکسایدی دوو ئاراستن ڕاستە شەقامەکانمان دوولاینن خۆی شەقامەتە لاینی زیاتر بێ ئاراستە هاتن یا ڕۆشنەوە شەقامەکە فراوانتر دەبێت ئەوە ڕووداوەکانی هاتووە کەمتر دەبنە بەڵام ئەگەر دیقت دی لە شەقامە زۆر خۆشەکانی شەقامە زۆر فراوانەکانی لە شەقامە زۆر باشەکانی ڕووداوی هاتووی زۆر قورس ڕوودەدا ئەوە مانای ئەوەیە شوفێر تەحەکوم دەکات لەبەرەوەی شوفێر سوکانی پێەیە بەهۆی سوکانەکەیەوە بەهۆی پایدەرەکانیەوە دەتوانێت تەحەکوم باش بەسەر ئۆتۆمبیل بکات ئەگەر بە شێوەیەکی یاسایی شوفێری بکات هەرچەند شەقام خراپ بێ هەرچەند ڕەگڵەی تێدا بێ هەرچەند چاڵ و چۆڵی تێدا بێ دەتوانێت بە شێوەیەکی سەلار شوفێری بکات بە شێوەیەکی یاسایی شوفێری بکاتە و کاتەی بە دوور دەبێت لە ڕووداوی هەرچۆ هەر کاتێک ڕووداوەکانی هاتچۆ ئەگەر زیاد بووە زیانی گیانی واروە زیانی مادیشمان زۆر دەبێت بۆیە دووبارەی دەکەمەوە من چەند جار لە دوانی کەشدا ئیشارەتم پێداوە ئەوە شۆفێرە تەحەکوم بەسەر شەقامەکانمان دەکات تەحەکوم بە شوفێرە بە ئۆتۆمبیلەکان دەکات و گیانی خۆی و واروە سەرنشینەکانی و واروە هاوڵاتیان و پیادە ئەمانەتە لە ئەستۆی شوفێر کەواتە شوفێر دەبێت بە ئامانەتەوە شوفێری بکە دەبێت هەمومان بە شێوازێکی یاسایی بە شێوازێکی قانونی ئەگەر گلەیمان هەبێ ئەگەر ڕەخنەمان هەبێ لە شەقامەکان لە جادەکان بەڵام مانای ئەوە نییە ژیانی خۆمان و کەسانتر بخەینە مەترسیەوە زۆر باشە کاک عەلی بەرەوەرزی بەهار و سەیران و گەشتەکان دەڕۆین تا چەند گرنگە هاوڵاتیا پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن دەبینین کە لە وەرزی بەهار و لەو کاتانەی کە خەڵک دەچێتە دەرەوە زیاتر ڕووداوەکانی هاتوچۆ ڕوودەدەن تا چەند گرنگە کە لەم وەرزەدا هاوڵاتیان زیاتر پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ ببن ئێمە وەک بۆ ڕێبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕەندیارە پلانی چڕوپڕمان هەیە بۆ ڕۆژانی نەورۆز و واروەها بە شێوێژی گشتی بۆ وەرزی بەهار سەرجەم مەفرەزەکانمان سەرجەم کە ئەفسەر و کارمەندانمان ڕاستپاردوون لە کۆبنەیەکمان کردە بە سەرپەرشتی بەڕێز بەڕێوەبەری هاتوچۆی ڕاپەڕین و سەرجەم لێ بسرا بەش و هۆبەکان پلانێکی چڕپڕمان داناوە بۆ ئەوەی لە ڕۆژانی نەورۆزدا 20 و 21 و 22 هەروەها ڕۆژانی دواتریش ئێمە لە سەرجەم شوێنە گەشتیاریەکان لە ناوشار لە دەرەوەی شار ئەفسەرانمان کارمەندانمان بە شێوێژی گشتی بڵاو ببنەوە ڕێنمایی بە شوفێران بدەن و هەروە بڵاوکراوەشمان هەیە لە شێوەی پڕوش بۆ ئەوەی بیدەین بە شوفێران لە کاتی سەفرە و گەشتەکانیاندا چۆن بڕۆن واروها چۆن بێنەوە و داوا لە شوفێرانیش دەکەین داوا لە شوفێران دەکەین تکایە پابەندی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بن هەرگیز بیلەوە نەکەنەوە بە شێوەی دووسایت لە شەقامەکان یاخۆت پێچاوانەی شەقام لە شەقامەکان بڕۆن چونکە ئێمە ڕۆژانە بەدەستی خۆمان
ئازیزانی خۆنمان دەنێژین و هەروە بە چاوی خۆمان دەبین ئازیزانمان گیان دەسپێرن ئازیزانمان دەمرن بە ڕووداوی هاتووە دیارە ڕووداوی هاتوچۆ دووبارەی دەکەمەوە هەمیشە شۆفێر بەرپرسە شۆفێر بەرپرسە لە ڕووداوی هاتوچۆ لەم چەند ڕۆژانەدا کۆمەڵ ڕووداوی هاتوچۆی قورس ڕویان دەرناوچەکمان بەڕاستی جەرگ بڕ بوون ناخەژێن بوون پێویستە ئێمەی شوفێر دەرسیانی وەربگرین ئێمەی هاوڵاتی ئێمەی پیادە بە شێوەیەکی گشتی بزانین ڕووداوەکانی هاتوچۆ هەمومان کەم تا زۆر دەزانین هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ بە شێوەیەکی زۆر خێراییە کەواتە بە خێراییەکانمان دابەزێنین ئێمە هەر گلەی دەکەین دەڵین شەقامەکانمان خراپن ڕاستە شەقامەکانمان خراپن بەڵام بە دەرەجەیەک بۆ خۆمان بپرسین هیوادارم شوفێران بە تایبەتی لە وەرزی بەهاردا چونکە شەقامەکان بە شێوەیەکی گشتی قەرباڵق دەبن ئۆتۆمبیل زۆر لە جوڵەدا دەبن هاوڵاتیان دێنە گەشت و سەیرانەکانیاندا داوایان لێ دەکەین شوفێران هاوڵاتیان بە شێوەیەکی پەلا یاخود لە شوفێریکردنە لە کاتی سەفرە و گەشتەکانیاندا پەلا نەکەن ئێمە یەک عادەتمان هەیە بە شێوەیەکی گشتی بە پەلا دەڕۆین بۆ شوێنی گەشتەکەمان و بە پەلەش دەگەڕینەوە خۆی لە ئەسڵدا دەبێت بە هێواشی بڕۆین وارووا بە هێواشی بگەڕینەوە بۆ ئەوەی لە کۆتاییدا گەشتەکەمان بە شێوەیەکی سەرکەوتوو واروەها بە دڵخۆشی بەبێ ئەوەی زیان نە بە خۆمان و نە بە هەبەرامبەر نە بە هاوڵاتیان نە بە شوفێران نە بە پیادەی بگەێنین هیوادارم شوفێران بە گوێ یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ واروە شوفێرانی دەڤەری ڕاپەڕین گوێڕایەڵی ئەفسەر و کارمەندانی هاتوچۆ بن لە کاتی گەشتەکان دەندا ئێمە بە شەو بە ڕۆژ لە خزمەتیان داین ئامانجمان بە بەستمان سەلامەتی ئێوەیە و هەروەها پێشیان ڕدەگەێنین ئامانجی ئێمە سزادانی شوفێران نییە سزادانیان نییە ئامانجمان سەلامەتی ئێوەیە داواتان لێ دەکەین تکایە داواتان لێ دەکەین با بەدەستی خۆمان هیچکە ئازیزانمان دۆستانی خۆمان خۆشەویستانی خۆمان نەکەینە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ بەڕێز کاکالی دیارە شۆفێر ڕەنگە هێندەش وا تێنەگا کە ئامانج هەمووی سزادانی شۆفێر نەبێت ئەگەر ڕاشکاوانە بڵێم شۆفێر ئێستا کە کاتی ئۆتۆمبیلەکەی تازە دەکاتەوە پارێکی زۆر بە ناوی ژینگەوە دەدا لە پێناوەوەی کە ڕێگاوبانەکەی چاک بکرێت بەڵام ئێستا ڕێگاوبان تا دێت خراپتر دەبێت پارەیەم ژینگەیە شۆفێر نازانێت چی لێ دەکرێت ڕێگاوبانەکەشی هەر خراپە ئایا لە ڕووی دەرونیەوە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ شۆفێران بکەین یا ئێوەمانان چۆن مامەڵە لەگەڵ شۆفێران بکەن لەوەی کە ڕاستە پارەکەتان ڕەنگە بخورێ و نەدرێ بە چاکردنی ڕێگاوبانەکانتان بەڵام دوجار گیان و سەلامەتی خۆتان و سەرنشینەکانتان لە هەمووی گرنگترە ئەوەی کە لەسەر ئێوەی کارمەندانی هاتوچۆ سەریم ئەفسەر و کارمەندانی هاتوچۆ پێویستە لەسەر شەقامەکان مراعاتی بە شێوەیەکی گشتی مراعاتی باری دەرونی هاوڵاتیان مراعاتی باردنی شوفێران دەکەین دەزانین وەزعی دارایی خراپە دەزانین کێشە هەیە دەزانین مشکیلە هەیە بە شێوەیەکی گشتی موچە خراپە خەڵکی ئێمەش بە شێوەیەکی گشتی پشتی بە موچە بەستووە موچە لە ئێستا دەکەوە خراپە ئێمە لە ڕێنمایەکانی خۆماندا واروە لە کۆبوونەوەی ئەفسەر و کارمەندانی خۆماندا داوامان کردووە بە شێوەیەکی گشتی مراعاتی باری دەرونی شوفێران بکەن مراعاتی باری دەرونی هاوڵاتیان بکەن نامانەوێ دووبارەی دەکەمەوە ئێمە ئامانجمان سەلامەتیە نەک ئامانجمان سەر پێ غەرامەکردن و سزادانیانە و لێرەشەوە هەندیش داوانێ دەکەین تکایە شوفێران گیانی خۆتان و ئازیزیانتان بپارێزن ئێمەش وەک ئەفسەر و کارمەندانی هاتوچۆ هەمیشە لە خزمەتیان داین هەر تا بۆمان بکرێ مراعاتی باری دەرونیان دەکەین و دڵنیاش بە مراعاتیان دەکەین و دەشزانین بە شێوەیەکی گشتی خەڵکی کوردستان لە چبار و دۆخ و ئابوووریەکیدایە هیوادارین سەرجەممان لە کۆتاییدا بتوانین بە شێوەیەشی دڵخۆش و بە سەلامەت بەهارە گەشتی ئەم ساڵیشمان بڕێ بکەین هەرچی بە ئێمەش بکرێ وەک ئەفسەر و کارمەندانی هاتوچۆ هەمیشە لە خزمەتیان دەبین. کاک عەلی شەی ڕابردوو ڕووداوێکی هاتوچۆ لەوێدا ڕوویدا کە نزیکەی 14 پێم وا بێت لەوێ بریندار بوون هۆکارەکەی بۆچی دەگەرێتەوە ڕووداوی کە ڕوویدا لەوێ دیارە شەوی ڕابردوو ڕووداوێکی هاتوچۆ ڕوویدا لە جۆری پێکدادان لە ترافیکی ڕزگاری لە ڕانیا لە نێوان ئۆتۆمبیلی پیکابگۆنە واروە ئۆتۆمبیلی توێتالانگرۆز کە ئۆتۆمبیلی ئاسایش بوو بەداخەوە دیسان بەداخەوە 14 هاوڵاتی بریندار بوون و لە درنگانی شەویشدا یەکێک لە ئەو بریندارانە و قوربانیانە گیانی سپارکە کارمەندێکی ئاسایش بوو. زۆر باشە زۆر سپاس. دیارە هۆکاری ڕوودانی ڕووداوەکەش ئەو ڕووداوە دیسان هەمدیز پابەندەبوونی شوفێران بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بوو. هیوادارین بریندارەکانی دیکە زوو چاک بوونەوە
ئینشاءڵڵا ئەو بەڕێزەشکە گیانی سپاردەخوای گەورە لی خۆش بێت و سەبوری بە کەسوکاری بەخشێت. زۆر سپاس بۆ بەڕێز عەبدوڵڵا تەبێژی پۆلیسی هاتوچۆی راپۆرین سپاس کەم دەرفەتت بێمە بەخشی. بەڵازدان و خۆشەویستان دەچینە چەوەری کۆتایی بەرنامەکەمان قسەکردنە لەسەرەوەی یاسا بەچی دەپارێزرێت. ئایا ئێمە کە هەمومان دەمانوێت یاسا بمان پارێزێ پێویست بەوە دەکات قسە لەسەرەوە بکەین بزانین یاسا بەچی دەپارێزرێت کە لە ئێستاشدا زۆر قسە لەسەرەوە دەکرێت پێشێلکاری یاسایی ئەنجام دەدرێت و دەبینی لەسەرم پێشێلکاریە زۆر جار خەریکە شەڕی سیاسی و ملبلانی سیاسیەکانی شتونتر دەبێتەوە. لەسەرم بابەتە لێرە میوانداری زۆر بە ڕێزدانەدارا ڕێوشکاری یاساییمان کردووە کاک دانا بەخێر بیت. کاک دانا تایتڵەکەم دروستە بە بۆچوونی ئێوەی یاسا ناسان یاسا دەپارێزرێت یا یاسا دەبێمە بپارێزێت. بەناوی خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ جەنابەت بۆ بینەر و بیسەری کەناڵی ئاسمانی پەیام لە ڕاستیدا دەقی یاسایی دەقێکی مردووە و کاتە کە جێبەجێکرێ ڕۆحەکرێ بە بەریا. هەموو وڵاتانش کە وەکو ئێمەمانانن دەقی یاساییان زۆر زۆرە لە ڕووی تەشریعەوە لە ڕووی ڕقەمەوە، بەڵام دوجار کەیتە سەر بواری جێبەجێکردنەوەیان گرنگترە ئەوەی کە پێڵێن عیبرەت بە جێبەجێکردنە. ئەبێ ئەم دەقانە جێبەجێ بکرێ. دەقی یاسایی بۆ حیمایی مرۆڤە، بۆ پاراستنی و ڕێخستنی ژیانی مرۆڤە. ئەمە دوو لایەن هەیە، واتە ئامانج دەرکردن نییە، ئامانج بریتێ لە پاراستنی مرۆڤ سەنتەری لە یاسا گرنگە. ئێستا واتە پێویست دەکەی ئێمە یاساکە بپارێزین؟ ناخۆی هەردووکی لێرە داتوانین بڵێن بەتایبەت ئێمە لەسەر ڕێی گواستنەوەی وڵاتانی کەوکو ئێمە دەوڵەت نییە و هەروە کەس نازانێت ئێستا فۆرمی سیاسیەکەی چۆنە، سیستم سیاسیەکەی کەس نازانێت مانای چیە، خاوەنی دەستور نییە، ڕاستان دێک دامەزراوی هەیە، بەڵام وەکوتر هەردووکیان گرنگە. جاری وایە تۆ بێ دەقی یاسایی پارێزی و پابەند بیپەوە پابەندیەکە دروسترە، واتە بێ جۆرێک لە پابەندی دروست بێ حاکم و محکوم پێوی پابەند بن. هەرەو گرنگ نییە من و تۆ یا وڵاتی بەم دەقانە و پابەند بین. ئەبێوانش کە دایان ناوەخۆیان ینی بای ئەو نەمتمانە دروست بکەن کە بەم دەقانە و پابەند بنەوە جێبەجێ بکەن بۆی خەڵک لانی کەم سومعەیەکی بۆ دروست بێ لەس بەرامبەر ئەم دەقی یاساییە هەر کۆمەڵی ئاماژەن و ڕقم ڕیزەکرێ و دوزار ئەنجامی نابێت. کاک دانا ڕۆژانە دەبیستین کە یاسا سەرور نییە بۆ لە هەرێمی کوردستاندا لە نێوان کۆمەلگای کوردی و تاکەکاندا تا چەند دەتوانن ڕۆڵیان هەبێلەوەی کە سەروەری یاسا بپارێزرن و هۆشیارێکی ویان هەبێت لە یاساییە کە بۆ قبوڵی نەکەن کە پێشلکارێکی یاسایی دەکرێت. بەڵێ ئێمە لەو کۆمەلگایانین کە بەڵێ تەشریعات بەگشتی یاسا و بڕیار و سیستمەکانی ئەو کانجومەنی وەزیران دەرێک هەموو پێوتێت تەشریع ئەمانە ڕۆڵی هەیە لە ژیانی خەڵکا، بەڵام ئێمە کۆمەلگا موسڵمانەکانین. ئاین بەتایبەت ئاینی پیرۆزی ئیسلام و دەقەکانی حکومە شەرعیەکانی پابەندێکی گەورەی دروست کردووە لەسەر و ئەمانەوەیە، ئەوەی کە پێڵێن الرەحمەت و فەوق القانون. ئەو جۆرە ڕێخستنەی ژیانی من و تۆ لە ژیانی ئاسایی خۆمان و هاوڵاتیان بەشی زۆری بم پرەنسیپانە کراوە. ئێمە کاتێ بیرەکەینەوە لە کە ستەمێک لە بەرامبەر نەکەینیان لادانێک نەکەین بیر لە عاقیبەتەکە یەکەینەوە، نەک بیر لە سزای یاساییەکەی بکەینەوە. واتە بۆ منە یاسایەکمانێ بۆ توندوتیژی خێزانی کە زیاترم یاسا زیاتر توندوتیژیە بەرامبەر بە کەسایەتی ئافرەت نەک بەرامبەر بە کۆی ئەندامانی ناو خێزان لە پیا و لە مناڵ و لەوانێ داپیر و باپیری لەو ماڵا بژین. هەر ناوێکی تری بێ دوجار تۆ کە توندوتیژی ناکەی سەیری پرەنسیپە شەرعیەکانەکەی کە لە شەرعا توندوتیژی و عنف و زبری و توندی ڕێگە پێدراو نییە و پێغەمبەرەکەمان نەیکردووە. ئەمە لە هەنێکێتی بۆ شێوە، بەڵام ئەگەر دیوە یاسایەکەی سیر بکەم بۆی لێرە نەبم بە مۆعیزە کار و واعیزێکی وە ئەم دەقە یاساییانە بەڵێ باشن، دەتوانم بڵێم سەروەری یاسا بەم شێوە دابەش بوو. ئەوەی کە علاقی بە کۆمەڵە پرسی کۆمەڵایەتیەوە هەیە وەکو داواکانی تەلاق و تەفریق و قەرز و دوکانی نێرگەلە و جگەرە و کافتریا و ئەمانە یاسا سەروەرەتیا و جێبەجێکرێ زۆربەی کات وەکو خۆی ڕوا کە وەکو چۆن هەڵم بەرزە بێتەوە بۆ سەرەوە کە ئەچێ بۆ ئاقاری دامەزراوە بارزەکان و باڵاکان لەوێ ئیتر پرسەکە وەستێ، ینی ئیتر لەوێ ناوێنراوە مەقبەرەی قانون، لەوێ ئیتر قەوانین زۆری جێبەجێ ناکرێ، زۆری وەستێنرێ و کاری پێ ناکرێ و دەسەڵاتداری ئەم وڵاتانە بەشی زۆریان پابەند نابن بەو پرەنسیپانەوە. ها وڵاتی لێرە ڕۆڵی دووسێشتە، یەکەمیانەوەیە بەتایبەت لە هەندێک ناوچەی کوردستان خەڵک وریاترە کە شارەزاترە بە مافەکانی خۆی، زانێ قسە بکات، توانێت تعبیر بکە،
ئەمە باشترینە کە دەنوکی لەسەرم پرسە بێ و نەیبڕێتەوە ینی جایتر هێزی ئۆپۆزیسیۆن تەبەنی بکایان هەر هاوڵاتێ بێ داوای مافی خۆی بکە لایەنێکی دیکە بریتە لەوەی لە میدیاوە تەبعاً خۆ لە میدیاکار دەرناچێ هاوڵاتیش خەمەکانی دەرەچێ و قسەی هەیە لەوێ ئەوی دەتوانێت زۆرتر جەخت کاتەوە لەم ڕۆ بۆ ئیلانی کەم بەرامبەر بزانن تۆ کاکە ڕاستیشی نەکەیتەوە هەر پێشێلگاریە ئەوە جانیبێکی سەروەری لایەنێکی تری ئەوەیە باوەڕم وایە زۆر باشە ئینسان پەنابەرێ بۆ دادگا و دادوەری یا گەرچی وەکو یاساییەک باوەڕم وایە هەمیشە زۆربەی کات باشترە پەنا بۆ سڵح و پێکهاتن بەرێ چونکە ئەم پرەنسیبێکی شەرعیمان خی گەورە فەرمێتی وە سڵح و خەیر باشترینە پرەنسیبێکی قانونیمان هەیە پێڵێن ئەسڵح و سەید الئەحکام یعنی گەورەی هەموو یاساکانە باشترین شتاگەرتوانی مامن و پێک بین ئەو بەڵام دوجار کاریگەری خراپەکانی ئەگەرەوە بڵێن بە خێرایی کە سەروەرنەبوونی یاسایەکێک لە کاریگەری و لێکەوتە خراپەکانی بریتە لەمە خەڵک بەکەم ڕازێ بێ تۆ ناچاری لە دەفتەرێک لە لای کەسێکە دەفتەرێک $، ناچاری دوجار بە نیوە یا بە کەمتری ڕازیبی بۆچی ئەو مافە بفەوتێ ئەمە پێڵەن جۆرێک لە ڕێکەوتن بەڵام لە دیوە یاسایەکەەوە بێ دینار بە دیناری بەرامبەر ژمێرێ و بۆ ببژێرێ و قەرەبۆکە وەربگری ئەمە لایەنێکی تریەوەیە کە شتێک دروستە بێ بەڕاستی پێوترێ دەوڵتی خاو دەوڵتی ڕەخوا ئەوەی پێوترێ هەر قوانین دەرەکا و جێبەجێ ناکە لە ڕووی عەدەدیەوە زۆرە ژمارێکی زۆر ئێمە لە عێراقا و کە ئیمتیدادی تەشریعی بۆ هەرێمی کوردستانە زیاد لە تا ئێستاەوەی کە 2000 یاسامان هەیە ئێوە بەشی زۆریە و خەڵکەمان نایزانێنی هەتا قوانینیان دەرەچن بەشی زۆریە حیمای تۆکایان بۆ دامەزراوەیەکی سیاسی دەرکراوە ئەوانە هەمووی پرسێکن ئینسان باشترە بە ئومێدەوە بژی تروسکاییە کرد باشە وانە لە ژیانار کاکدانە چۆن ئەم تروسکاییە بدێنە هاوڵاتیان لەوەی کە متمانیان هێشتا بە یاسا هەبێ ڕاستە ڕەنگە بۆ ئەوانەی سەرەوە یاساکە جێبەجێ نەکرێ بەڵام خۆشتا هەر تاکەکانیشمان هەن کاتێک گرفتە کۆمەڵایەتەکانیان بۆ دروستێ بێ کاتێکداوان زۆرسەر پەنا بۆ یاسا بنەوە بەڵێ من ئەوەم زۆر پێ باشەوەی لە هەندێک وڵاتەڵێن محامی عائیلە هەیە وەکو ڕاوێژکارێکی یاسایی چۆن دکتۆری خێزانیشەیە ئەو دکتۆرە خێزانیە توانێت بۆ هەندێک شتی گشتی ئەو بکە بەڵام کە بوو بە شتی پسپۆڕی ئەبێ بچی بۆ دکتۆرێکی تایبەتمەند ڕاوێژکاری یاسایی دەتوانێتەوە بەرچاوڕوون کا لە کۆمەڵێک هەنگاوی و هەندێک مافی یاسایی خۆت کە ڕەنگە تۆ ینی تۆی هاوڵاتی ینی مەسمەوەی تۆی دامەزراوەی تۆی خاوەن پێگەیەک نەیزانی لەوە تۆ هەنگاوێکی باشە نێ بۆ نمونە لەوەی کە لە هەندێک ناوچێک مانگەکانی پێشوو بینیمان کە گەنجێک پارێکی زۆری لە خەڵک کێشا بۆ بردیان ئەو خەڵکەش بە زۆری ئەوە ئەگەر بۆ نمونە ڕاوێ شتێک دروست بوو وایە دۆخێکی یاسایی ڕێخستنێک بوو وایە بۆ نمونە تەماشا بکە لە قانونی مەدەنی عێراقیە لە هەموو قەرزێک لە 50 دینار بۆ سەرەوە بێ کە ئێستا کاتە 7500 ئەگەر دەلیلێکی کتابی و دەقێکی نووسراو لە بینانە بێ هەموو شاری سلێمانی شاید بێ ئیسپات ناکرێ ئەمە زۆر باشە و کەسە کارڕ ئەمە بیست بووم هەندێکیانە سەکە لێنە سوشت نووسیبیانە ینی ئەوە جۆرێک لە مەهزەلێکی دروست کردووە جۆرێک لە شەڕەڕانێکی لە ناوچێکی کوردستان دروست کردەوە وای کردوێتە لەمە دو خەڵک نەشتوانێ ئەگەر بەر بە دروستیش بێ مامەڵەیەکی یاسایی بکە ئەوە لایەنێکی زۆر باشە کە تۆ خەڵک ئەم ڕاوێژە بکاوە سەبار بە ژیانی خۆی وشیارێکی باشی هەبێ و پەنابەرێ بۆ دادگاکە زۆر باشە خۆگەر پەنابەرێ بۆ دادگا من و تۆ خاوە هەردووکمان قەرزێک لە بینمانە تۆ خاوەن قەرزەکەی من قەرزارەکەم دوجارەکە ڕازی بووم قەرزەکە بۆمە باشە ئەگەر ناچین بۆ دادگا تەڵەفی سێمێتە ناوە و بە شێوەیەکی دروست هەردووکمان جا بۆ زانیاریتان حەزەکەم ڕاستێ بڵێم هەمیشە کاتێ دادگاکانیش خەڵک بە ڕەزامەندیەوە دەرەچێت کە تۆی داواکار و منی داوا لەسەر کراوە کە تۆ حەقەکە وەرگرتەوە هەردووکماناتی دەر هەردووکمان ڕازی بین بڵێەوە تۆ مافی خۆی وەرگرتەوە نەک من کە داواکەم دۆڕانەوە بڵێم نەخێر پیاوی کێن و چین و محامێ کەس ئەوەیە و ئیلا ئاخری دەست بکەم بە جنێودان بەڵام تۆ ڕازی بی دادگا و دادوەریکردن لێرە تحقیقی عدل إن الله يأمر بالعدل ئەو عدلە بریتە لەم پرسە ینی بە شێوەیەکی یەکسان جێبەجێ بێ هەڵاواردکردن ئەمەی هەندێک ئەمەژە پێ بم یەکێک لەوانە ڕێکخراوێکی تایبەتمەندەیە لە ئەولێر ڕێکخراوی لێکۆڵەر زۆر ڕاپرسێکی زۆر دەقیق و وردی کردبوو باوەڕ ناکەم لە مێژووی کورداشتی وا کرابێت تا ئێستا بەت هەردوو ئاراستەکەی پرسیار هەمان پرسیاری ئاراستەی شەقام کردووە هاوڵاتی هەمان پرسیاری ئاراستەی نخبە ئەوە کە پێوترێ
وسرەی قەزایی خێزانی دادوەری لە دادوەران و داواکاری گشتی و لێکۆڵەران و پارێزەران ئەوانش کردو هەمان پرسیار یەکێ لەو پرسیارە ناوێت لە 4.4 متمانیان بە قەزانیە لە وسرەی ینی قەزاییە لە خێزانە یاسایی لە خێزانە یاساکەم 4 بۆ سەرەوە متمانیان بە دادگانی ئەمە کارەسات نییە هەروەها کە چێتەوە بۆ لە 4 پوینتی ئەوە لە ناو شەقامە باوەڕیان وایە دادگاکان موسەیەسن ینی بە سیاسی کراون تا کەیسەکان بەو شێوە یەکلا نابێتەوە کە یاسا زیاتر ئیرادەی سیاسی لە پشتەوەی جوڵێنێ و دەستێوەردان دروستە بێ لەوێ ئەمان کارەساتی دروستەکە کە تۆ چۆنەڵێ نەگەر بێ وریابی ماسی نازام لەسەرەوە بۆ گەنەکە خراپە بێ ئاخر شوێن کە گەندەڵی بیگاتەیە بێت دادگا بێ ئەگەر ئەو گەندەڵ بێتتر بەڕاستی بێ فاتحاسە شوێنی تر بخوێنی بەڵام دو جارە بێ مومێندە زۆر باشە هاوڵاتی و شارێکی باشی خۆی هەبێ داواکاریەکانی خۆی جەختی لەسەر بکاتەوە میدیا ڕۆڵی حیزب ئۆپۆزیسیۆنەکان لێرا زۆر جەخت دەکاتەوە لەسەری بە تایبەت لێرا قسە باسەکەی لەسەر پەرلەمان لە یاسا دەرەکرێت کاکە و یاساک دەرەکاوەکو دەق ڕاستە بێ چاودێری جێبەجێبکردنی بکاوە بە دوایە بچی و ئیلا ئاخری ئەوە ناکە ئەوە هەموو ئەگەر شتێکیش نەشارینەوە ئۆپۆزیسیۆن ئێمە زیاتری ئەوەی کە ڕخناگرێت لە دەسەڵات زیاتر ئەمە بە گوێی خەڵکا دەچرپێنین یاسا سەروەر نییە ئەمە زۆر دەڵێنەوە ئەمە ژوا دەکات ڕەنگە هاوڵاتی متمانەی بە یاسا و دادگانە بێت دەکرێت ئەمە بەڕاهایی بڵێن تاوا دروستە یاخۆت ئەتوانین بڵێن ئەگەر هاوڵاتی پەنا بۆ یاسا و دادگا بباتەوە یاساش بەمە دەپارێزرێت کە هاوڵاتی متمانەی پێبێ و پەنای بۆ بباتەوە بەڵێ قسەیەکی تەواوە ئۆپۆزیسیۆنە بێ هەر دروشم نەڵێ ینی هەتا ئەوانی کە ڕخنا گەرنجا ئۆپۆزیسیۆن هەر لایەنێکی دی ئەبێ بێ بۆ منە بە پرۆژەیش بکە هەرکێک لەوانە بێ یاساکی نوێ دابنرێ بۆم دەسەڵاتی دادوەریە یاسایکی کۆن 2007 دانراوە یاسای تۆ هەر لە نوکتەیە چێ یاسایی داواکاری گشتی لە 16 بەردەوام هەتا ئێستا لە عێراق نەماوە کەچی لێرە ئێمە بۆ ئیشەکەین ئەمە کارسات نییە لە 2007 یاسای ژمارە 34 دەرچۆ ئێستا کار بۆواکەن لە عێراقا کەواتە تۆ وەرە یاساکەی خۆ بە شێوەیەکی جواندا بڕێژە بۆی لانی کەم تۆ بتوانی ئەوەی پێ دەوترێ ئینقاز ما یمکن ئینقازه بتوانێ بەشێکی ڕزگارکەی لە سیستەمە سیاسیەکە ئەوەی دی کە ڕۆڵەکە مێنێتەوەش ئەوەیە بۆ زانیاری ئەم چەمکە بێ دەستکاری بکرێ ئەوەی کە پێ وترێ پەرلەمان ویلایەتی بەسەر قەزا و مەحاکیمانیە هەر کەسێک داوایکیە بوو من و تۆ داواکار و داوا سەرکراوین هەتا داواکەمان یەکلا بێتەوە دەرەجەی پلەی کۆتایی وەرەگرێ نابێ پەرلەمان تا قسەی تیا بکە و نابێ ئەم دامەزراوەیە دەستکاری یان هیچ پرسێکی قسەیکی هەبێ لەسەر دامەزراوی ئەوەی پێوترێ قەزا و دادگا و دادوەری ئەم بەڕاستی غەڵەتە وای کردووە ئەوان بخوان عالمێکی ترن ینی کەس نازانێ موچیان چیە ئیمتیازاتیان ئەمجا بێلایەن لە بینی خەڵکا ژیانێکی جیاوازیان هەیە ئەمە بەڕاستی حاڵتێک کە تۆ لە هەرێمێکی 3-4 پارێزگاییە زۆر هەڵەیە ئەمە پێویستە ئەمە دەستکاری بکرێەوە پێداچوونەوە پیا بکرێت زۆر بەشەکەکدانا دەستێوەردانی حیزبی لە کاروباری یاسا و دادگاکاندا پێ دوایە ئەمە کاریگەری کردو سەرەوەی کە هاوڵاتی متمانەی بەوە نەبێت کە یاسا پارێزراوی لێ دەکانی پارێزگاری لێ دەکات بۆی کە دەبینی ڕۆژانە لە نێو حیزبەکانی دەسەڵاتدا یاسا بە بەرژەوەندی خۆی بەکاردێنێت دادگا بە بەرژەوەندی خۆی بەکاردێنێت لێرەدا دەبێت هاوڵاتی چۆن ئەم متمانەی بۆ دروست بێت وە چی بکە لەم ڕێگایەدا بەڵێ من زیاتر ڕوتی ئەوانم ئەوی پێ دەوترێ واقعی هەمیشە قسەی واقعی یەکەم نە قسەی نێو کتێبان ئەوە لە مۆدێلێکی خراپتر دروست بووە لە دەستێوەردانی حیزبیە ساوانە بوون تا کەسی و بنە ماڵی و شت ینی یابینی کەسێک کۆمەڵە چەگاری بە دەورەوەی و دەوڵەمەنەوە هەیە و ئیتر تاوانەکە بە هاسکە و کەسیی ناتوانێت بەرامبەری بۆستێنی لەو دامەزراوانە ئەوەی کە لێرە هاوڵاتیە بێ دوسێ شت بکە یەکەم بێ هاوڵاتی خۆی پارێزێ بە هەموو ڕێگەیەکی خۆ پاراستن بەڕاستی تا بۆی بکرێ خۆی پارێزی هەم تەماشا بکە زمانی زۆیان و باچەکە هەبێ ئێساڵێن با کامێری چاودێری هەبێ ئەوەیەکە لەوەکان یەکی تر لەوانە ڕاستێکی ترە ئەوەیە هەمیشە بێ هاوڵاتی بێدەنگ نەبێ وەکو چۆن لە هەندێک بەداخەوەوایان کردووە ڕۆمانێکە بوتکە مەبنە مەڕ هیوادارم ئینسانی کوردی لەو دۆخی تێپەڕێکە بە هەمووی ڕازی بۆ بترچێ لە مەمورانی حکوومەت و بترچێ کاتێکێ دادگا و دادوەر و پۆلیس و محامی و مۆزەفە بینێوانیە هیچ مرۆڤێکە وکو من و تۆ لە وەزیفەیەکە ئادایەکە و قسەی ڕاست بڵێ و ساغ و ئەمڕۆ دنیای سبەینە قیامەتە چتە بەردەم قاپی خواوە خوایشی لێو نابێ کەواتە ئەمە ڕاستێکە ببیزان یەکتر لەو متمانە ناویژەوەیە هاوڵاتی
ئەم پەرێزەی لە بەرچاو بێ لە کاتی کە دەنگدانەکا و محاسبەی کێوکیەکەەوە لە بیری بێنیت زاکیرەی سفر نەکاتەوە کاتێچێتە سەر سنووقەکە بەڕاستی بەڵێ پێیوەستە بەوە ئای چۆنە ئەگەر بۆ نمونە بەجێ شێوەیەک شێوەکانی تر دەنگیدا کاکە چێ بۆ نمونە هەندێک وڵات هەیە ئەمریکایەکان هەڵەیەکی گەورەیان کرد هاتن ئەو ترامپیان هەڵبژارد بوو بە هەموو بیرمەندەکان یان ئەمە ینی شکستێکی گەورە بوو بۆ مێژووی ئەمریکا ئەگەر چین باوەڕمە بەشێکی وانە بووێنی بەشێکی تعبیرە لە ئینسانی ئەمریکی ئەمریکی جۆرێک لە شەڕگێز و ئەوەیەنی ئەوەیەکەی بینەوە ترەمپ بێنی نمونەیەک بلەوانە بەڵام دوجار هاتن ڕاستیان کردەوە کاکە هەر سەیری دەموچاوی ئەم کاندیدەی ترەکەی لە ڕێز دەجێ برای بەڕێزم هەر خۆی گرنگە ینی شەکڵ و شێوە و شێواز و ئەوانش گرنگە یعنی تۆ ئەمە شێوازەتەوە بۆ نمونانێ قسە بڵێ هەنێ عیبارات هەنێ کاڕەشانێ جوڵان دواتیان هەموو شتێک لە دیوی پارە و قازانجە و سیر بکەی نابێ ئەم وشیارە زۆر باشە بۆ هاوڵاتی ئەو بۆ کاتی دەنگدان و پرسێکی سیاسی ئەمە لێگەڕین بەڵام لێرە گرنگە ئەم متمانێت تەمعن شکێنراوە مباحزانی دروست نابێتەوە زانم بە چاکی بەڵام دوجار لە حەقی خۆیەتی قسەی خۆی بکە بە دوای خۆی بڕا بۆ نمونە من ئاماژە بۆ بکەم دوێن لە پانێڵێکی ژامەژەم پێ کرد لە هەنگاریە داوایەکە بووە هاوڵاتێک بەرزی کردوتەوە بۆ دادگاکانی خۆیان ئەڵێ ساڵی 2023 کە وەختی لە میدیا و باس کراوە کە ئەمریکا وڵاتانی ئەو پەیمان لە عێراقەدەن من خەفەتم خواردەوە و باری دەروینی تێک چوو بۆ ئێستا داوای قەرەبووەکەمەوە محکەمە قەراری بووە قەرەبوویەکی باشی ئەم دۆخی کرایەوە کەواتە ئەو کە سەری تەلەڤیزیۆنی کردو باری دەروین تێک چوو ئێمە خۆمان ساڕوخەکەیەوەتی بەسەری خۆمانە دروستە کەواتە دروستە لێرەها ئێمە بەتایبەت بۆ کەیسە گەورەکانی وەکو ئەنفال و کیمیاباران و ئەو هەموو کوشتارگە و بێسەر و شوێنان ڕفێنرا و ئەم دۆخ و حتا شەڕی ناوخۆ ئەوانە هەر هەمووی بەڕاستی حەقی خۆیەتی لە کاتی خۆیان بەدوایە بچی تۆ داوایەکی ئاسایی گرفتێکی کۆمەڵاتی تێ لەگەڵ دراوسەکە تا دراوسێت زەوی کوشت و کاڵێکە تا بە 2 ساڵێک لایی نابێتەوە من بێم داوای قەرەبوو بکەمەوە لەسەرەوەی کە من ساڕۆخەکە بەرسەرم کەوتووە یاخود لە ڕووی دەرونیەوە من خەفەتم خواردووە قەرەبوو ئەمە بکرێتەوە لە هەرێمی دوای ئەوش کاتێک کە داواکە نووسیز ئەو کارمەندێک کە بۆ دەنووسی کورە وڵاڵێ مەی نووسە بە کەڵک نایە بەخوا بێ هەر بە شوێنی وازی لەوێنە ڕاستە دەزانم هەمووی زانمەوە پێڵێن لە ڕۆتین و ئەو سسێ لە قەزا هەیە ئەو ڕۆتین و جۆرە ینی درێژکردنەوەی زۆرەی کە لە ناو قەزا هەیە و لە ڕێکارەکانی دادگا و دادوەری هەیە هەمووی تەواو ئەمجا ئێمە پێویستمان بە پرسەکەیە بۆ ڕاستکردنەوە پرسەبریتە لە ئەوی پێوتێ شۆرتەی قەزایی ڕێز و حرمەتێکی تەواو بۆ هەموو کارتەکانی پۆلیس و هەموو بەڕێزانی لەوە ئیشەکەن لە قەدیم و تازەوە بەڵام بەشی زۆریان شێوازی لێکۆڵینەوەی کلاسیکی تەبەنیەکەن ئێستا تۆ تەماشا بکە بەڕێزان لە سیستمی عقوباتی عێراقیە سەوت و سوورە بە دەلیل وەرناگیرێ ئەم کامێرەی تۆ دایانی بۆ چاودێری هیچی بە دەلیل وەرناگیرێ مەگەر کەسەکە خۆی اعتراف بکە ئێستا باشە کواڵتی کامێرە و چی بەرزکراوەتەوە بە شێوەکە گرانێکیان بۆ منەوە بوو ئەو کە تۆز و خۆڵ ئەوە زانی بەفرەبارێنی مثلن ئەو مەشەدانەکە بچێتەوێ قاڵی ئەگەر ئەمە بە چاکی نەزانێ ئەو کەرتانی پۆلیس ئەگەر بە چاکی نەیزانن بەڕاستی کارەساتە یەکتر لە ڕاستکردنەوەکانی بریتێ لە هەموو ئەوە پێوتێ چاکسازیەکان لە وەزارەتی کار و کاروبار بسەنرێتەوە بەڕاستی ئەمە عیبێکی گەورەیە تا ئێستا تۆمەتبار بەدەستی چەند کەسێکەوە کە دەستگیرەکرێت بەدەستی شۆرتەوەی سەر بە وەزارەتی داخلیە ناوخۆ پاشان داوەریەگرێتەوە سەر بە ئەنجومەنی دادوەری سەر بە وەزارەتی دادا دوایش کە سزا درێچێتە لای وەزارەتی کار و کاروبار ینی بۆ خۆشی شێت بووە لەم بەینا نازانێت چی بکە ئەم چاکسازیانێ وەربگیرێ کەسێک کە تۆمەتبار بوو بۆ کەیسێک بە تەواوی بچێتە قەزا لەوێ تر مامەڵی لەگەڵا بکەن ئەم شۆرتە قەزاییانە ئەم پۆلیسی قەزاییە باش بزانێ مامەڵە بکە و هەر ئەوە نەزانێ باش کەنجە و تەعزیب و زەرامەکەوا لێ بکەنێتە نیوە ڕۆح بۆ ئەجا بێنیژێنە سەر تەلەڤیزیۆن و بڵێ ناوی کردووە ئەمە سیفەتێکی زۆر ناشرینەوەی کردووە خەڵک یعنی زۆر بترسێ مامەڵێکی ئینسانی بکەن ئەوشی کە تۆمەتبارە ئەویش هەر مرۆڤە بەڵام بێ مامەڵێکی جوانە زۆر باشکەکدان دەرفەتمان زۆر کەماوە زۆر جار ئەم گوێبیستی ئەم ڕاستەیە دەبین دەڵێن یاخود بە تەبەت پەرلەمانتارەکان بە یاسا گەندەڵیەکەن یا بە یاسا ئەم کارەیان کردووە ئەمە چۆن ئایا یاسا ڕێگادا تۆ گەندەڵی بکەی یا فڵان کار بکەیت بەڵێ بەدڵناییەوە ئێمە کۆمەڵێ دەقی یاساییمان هەیە دەرفەتی کردوێتەوە پێ ناڵێن یاسای گەندەڵی پێوتێ دەرفەتی کردوێتەوە بۆ ئەنجامدانی جۆرێک لە لادان و لە بەهادەردان و جایتر هەردێکێک ئێمە لە گشتی پێڵێن گەندەڵی یەکێک بۆ نمونە کۆمەڵی یاسا دەرفەتی کردوێتەوە بۆی تۆ زیاد لە موچەیەک وەربگری موچەیەک وەربگری بۆ کە سوکاری شەهید موچەیەک وەربگریتەوە کە مەندامی موچەیەک وەربگری وەکو وەزیفەکە ئەمە کۆمەڵی ئیمتیازاتی تر وەربگری ئەمە ئەم دەرفەتێکی یاساییەوە تا تۆ بۆ خۆ لە ذاتی خۆتە
ئەوە هەندێک دامەزراوە هەیە کۆمەڵێ ئیمتیازات وەرەگرێ بۆ منە کەسێ بێ بە پەرلەمانتارە بێ پاسەوانی هەبێ ئەو یاسایەک تەنزیمی کردو خۆ بەدەست ئەو بێ جێویمانە و چی هەبێ ڕەنگە تۆ بە هەدەردانی بزانی بەڵام بەدیوێکەوە بەهدە ئەمما ڕێکاریەکانی دی بۆ زانیاریتان ئێمە لەبەرەوەی یاساکانی وڵاتانی خۆمان زۆر ڕۆتینی تایەکو کاکە باسی کردێنی هەمیشە تۆ هەر فەرمانبەرەکە متمانی بە داوا تۆمارکردنەکە نیە جا تۆ خۆ وەکو وڵاتی ئەمە بە دڵنیاییەوە زۆر ڕاستە وای کردو کە ئەم ڕۆتینە زۆر دوور و درێژ بێ و خەڵک تااقەتی نەبێ بچێتە بەردەم قەزا بڵێ زیاتر بە ڕێکەوتن ئەوەکە ئەگەر ئەوانەی کە ئەم ڕاستێ بە چاکێزانن وریانە بنەمە ڕاز نەکەنەوە بەداخەوە لە ئایندا ئیتر بە یەکجاری ئێمە متمانەکە لە قەزا لە دەستین بەڕێز دانادارە ڕاوێژکاری یاسایی سپاس بۆم دەرفەتی بێمت بەخشی سپاسکاری دانەیجە سپاس بەڵایزان و خۆشەویستان بڕگەوە بابەتەکانی پامی ڕۆژمان پێشکەشکردن سپاس بۆ ئەوکاران و لە پشتی کامێرە و کۆنتۆڵ سپاس بۆ تۆ دانیار تا بەرنامەیەکی تر و ڕۆژێکی نوێ پێتان دەگەینەوە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە خواتان لەگەڵ